بەڕێزان دووبارە بە خێر بێن سەرچاوان وەکەوەی کە خۆتان نێزان وەکو هاوڕێمان گەشەخان ئاماژەی پێکرد دوو ڕۆژ پێش ئێستا یادی تاوانی گەورەی ئەنفال بوو 4 ئەمڕۆ یادی تاوانێکی ترە کە ساڵێک پێش ئەنفال لە 16 نیسانی ساڵی 1970 لە هەردوو گوندی سێوسێنان و شێوەسانان تاوانێکی گەورە چەکی قەدەغەکرا و لە دژی خەڵکی کوردستان بەکارهێنرا و زەرەر و زیانێکی ماڵی و ژیانی زۆر بەر هەردوو گوندەکە کەوتووە بە تایبەتی گوندی شێوەسانان ئەتوانین بە مەزەندە وەکەوەی کە خەڵکەکە باسیەکەن من زۆر حەزم لە ئامارەکان نییە کە نیوە لە نیوە زیاتری خەڵکەکەی گیانیان لەدەستدا لە ڕاستیە ئەم کۆبوونەوەی ئێمە جۆرێک لە تێکشکاندن بوو بۆی کە پابەند نەبین بە ڕۆژێکەوە پابەند نەبوون بە تەنیا یادێکەوە بۆ ئێمە وەکەوەی کە وتارەکەی ئازاد بوونیش ئاماژەی پێدا ئەتوانین بڵێن هەموو ڕۆژێکی ئێمە پێویستە یادەوەری بێەوە هەموو ڕۆژێکیشمان پێویست بێ بەوەی کە کار بکەین بۆ ئەم یادەوەریانە ئەمڕۆ ئێمە خۆشبەختانە میوانەکەمان کەسێکی بە ئەزمونە و کارکتەرێکی بە ئەزمموی بواری جێنۆسایدەوە بە تایبەت وەرجێڕان لە بوارەکانی با بڵێن بابەتی جوو و بابەتی ئەرمەن مامۆستا محەممەد ساڵحمان میوانداری کردووە ئێستا ئەوەی کە باسی مالی دەکەت ناکەم مامۆستا زیاتر لە بواری جێنۆسای ئەدەب مێژوو ئەنووسێ بەڵام زۆربەی کارەکانی یا کتێبەکانی وەرجێڕانی ئینگلیزین و زۆر بەشیان لە بواری جێنۆسایدن تا ئێستا زیاد لە 40 بەرهەمی کتێبی هەیە و بەشداری زۆر لە کۆنفرانسە ناوخۆی جیهانیەکانی کردووە لە بواری جێنۆساید و باسی پێشکەش کردووە لە بەرهەمە چاپکراوەکانی گرنگترینیان ئەوە بە خۆشحاڵی و مامۆستا جەمالیش لێرەیە ئەو کتێبە گرنگە هەم مامۆستا جەمال عەزیز و هەم مامۆستا محەممەد تەرجمەیان کردووە جێنۆساید لە عێراق پەلاماری ئەنفال بۆ سەر کورد حەزەکەم هەموو کوردێک بیخوێنێتەوە هەموو ئینسانێ بیخوێنێتەوە مامۆستا بە عەرەبیش تەرجمەی کردووە مامۆستاش 4 جار چاپ کراوەتەوە ئەم کتێبە لای مامۆستاوە کارێکی ژەهراوی ئەمریکا و عێراق و گازبارانی هەڵەبجە یەکێکە لە کتێبە هەرە نایابەکانی یۆستێڵتەرمان دەربارەی چیمیابارانی هەڵەبجە و ئەو لێککەوتە نێودەوڵەتی و تەداخلاتە نێودەوڵەتیانە کە نامەوێ باسی بکەم بەس من خۆشم کتێبێکم لەسەر نووسیوە هەر لەسەر ئەو کتێبە جێنۆسایدی ئەرمەن و ڕۆڵی کورد تایدا ناسیۆنالیزمی کوردی لە ڕوانگەی کۆمەڵێک توێژەرەوە ئەوە دووبەرگە بە ئینگلیزی کورد لە نامەکانی مێزبێڵدا لە ئینگلیزیەوە وەریجێڕاوە زانکۆی کامبرج مێژووی کورد دووبەرگ هەر لە ئینگلیزیەوە وەرجێڕاوە کاروانی فرمێسک پێم وا بێت تازەترین کتێبتە مامۆستا کاروانی فرمێسک ئەوە جێنۆسایدی بەڵێ باس و خواسێکی کورد لە راپۆرتی ساڵی 1920 بەریتانیادا ئەم لەگەڵ کۆمەڵێک بڵاوکراوە و بابەتی ترکە لە ڕۆژنامە گۆڤارەکان مامۆستا بڵاوێکاتەوە دەستی خۆش بێ و ئەو چیرۆکانەی مامۆستا باسێکە لە ڕاستیان نەبوو ئەوەیە کە بگرین نەبوو ئەوەیە کە ئازار بچێژین بەڵام لە بنەڕەتە چیرۆک بۆیە کە تێڕابمێنین و بیر بکەینەوە بیرکردنەش بۆ ئاقارەی کە ژیان جوان ببێ و ئینسانی بەرەنگار دروست بکە و دادپەروەری دروست بکە بەوەی کە جارێکی تر ئینسان لە هوشیاری خۆیەوە تێبگا کە ئەم تاوانە دژی مرۆڤایەتیانە ئیتر بەسە کۆمەڵگە ژینگە ئینسان ژیان وێران بکە ئەم چیرۆکانە من پێم خۆشە پێشەوەی مامۆستا دەست بە یا بکات بم بەو لە ناو چیرۆکی تراژیدیای کورددا لە ناو جینۆسایدا من 3 چیرۆک بخەمە بەردەم جەنابتان یا بیری جەنابتانی بهێنمەوە ئەویش لە هەڵەبجە لە ئەنفال لە شێخوەسانان یا لە بالیسان و شێخوەسانان لە هەڵەبجە چیرۆکێکمان هەیە کە زۆر تایبەتە و گرنگی بە ڕوحی لێبوردەیە کوردەدا و بە ژیان دۆستی کوردەدا ئەویش چیرۆکی حاجی ڕەحمانی نارنجەڵەیە کاتێک کە سەربازێکی عێراقی با بڵێن لەشکرەکانە بە زێوچەکەکەی فڕێدا خۆی خاتە ماڵی حاجی ڕەحمانەوە لە کاتێکە هەمویان کوێر بوون
تەنها حاجی ڕەحمان ساغا خاتر الله فریام کەوە حاجی ڕەحمان ئەیکا بە کوڕی خۆی جلی کوردی لەبەرەکە ئەیبا بۆ ئێران لەوێ ئەیکا بە کەڕوولاڵ ئەڵێ تۆ بۆ نییە قسە بکەی لەبەرەوەی سوسەی ئیطلاعات و ئەوە هەیە بۆی کەشف بێ تۆ بۆ نییە قسە بکەی لای هەموو خەڵکی ژەڵێ ئەم کوڕی من هەر سگما کەڕوولاڵ بووە. ئێستا خالید عەبدولکەریم لە نەجەفەژی هەتاکو ئێستا من چەند جار پێشنیاری ئەوەم کرد کە خالید داوەت بکرێ لە یادی هەڵەبجەیە یا لە یادی ئەنفال ئەم چیرۆکە لە کەناڵەکانی ڕاگەاندن بەدەمی خۆی بۆمان بجێڕێتەوە، بەڵام بەداخەوە فەرامۆش کرد. یەکێکی تر لەو چیرۆکانە چیرۆکی شێخ حوسێنی هەزارکانیە کە بێگومان زۆربەتان بەرگوێتان کەوتووە، بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە نان و دیوەخان و دەروێشەکانی شێخ حوسێن نییە، ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەو نایەیە کاتێک کە لێبوردنی لەلایەن سەدامەوە بۆ دەرەچێت لایەن عیزەتدووری و هەوڵەکانی عیزەتدووری بۆ دەرەچێت ئەو ئەڵێ نا سەدام ئەمری بە ئێوە کردووە. تەبانە ئەمە قسەیەکە کە من مستەشارەکانم مقابلە کردووەمان خۆیان تەنانەت مستەشارەکان ئەکەن بە گژیەوە بۆی کە قسەی سەدام نەشکێنێ، ئەڵێ سەدام فەرمانی بە ئێوە کردووە کە من ئازادکە، بەڵام من فەرمان بە خۆمەکەم من لەگەڵ ئەو خەڵکەیە ئازادە بم، بەبێ ئەو خەڵکە ناتوانم ئازاد بم، من ناتوانم ئەم سەرشۆڕێ قوبڵ بکەم. یعنی ئەم چیرۆکانە لە ژیان و لە ناو جینۆسایدی کووردا بەڕاستی قابلی هەڵوەستەکردنن. چیرۆکی سێمیان لە چیمیابارانی شێخ وەسانانە. تەبعاً چیرۆکمان زۆرە، من ئەم سێ سمبولە باسەکەم، ئەویش چیرۆکی نەجیبەیە کە هەر ئەمڕۆ لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی بینیم کە ئەم چیرۆکەیە ژێڕایەوە. کاتێ نەجیبە شایەت حاڵی دادگای وڵای تاوانەکان بوو لە بەرامبەر سەدام قسەیەکەکە زۆر تایبەتە، بەڕاستی ینی جێگەی هەڵوێستەیەوە جێگەی شانازیە بۆ ژنی کورد، بۆ ئینسانی کورد، بۆ قوربانی کورد کە چیرۆکی بینی جەلاد و قوربانیە. کاتێک کە تۆ دەسەڵاتت هەبوو دەرمانت بەسەر ئێمەدا کرد بۆی بمرین، دەرمان مەبەستی کیمیایی بوو. بەڵام ئەو ڕۆژەی کە ڕاپەڕینمان کرد عەسەرەکانت زەلیل بوون، برسی بوون، من ویژدانم قبوڵی نەکرد بە برسێتی بیان بینم. کفتەم بۆ منداڵەکانم کردبوو یان بە عەسکەرە زەلیلەکانی تۆ جابزانە ئێوە چێن ئێمە چێن، بەڕاستی ئەو ئێوە چێن و ئێمە چێنە قابلی تێڕامانە، قابلی دراسەیە، قابلی ئەوەیە کە نەکەر فیلمی لەسەر دروست بکرێ بەڵکو سنتەرێکی توێژینەوەی لەسەر بنیاد بنیە. من زۆرم پێ لەم چیرۆکانە، بەڵامی تر مامۆستاش زۆری پێ لەسەر چیرۆکی ئەرمەن و جوو ئەوانی دی و ئاوێتیانەکە لەگەڵ چیرۆکەکانی کورد و من کادەبەخشم بە مامۆستا و مامۆستا گیان تۆ لە ماوەی نیو سەعاتە ئێمە لە خزمەتتاین و فەرموو. بەخێربێن هەموو لایەک. من هەر لەسەر قسەکەی دکتۆر گەشە و کاوەمەر لەم ڕۆژی 16 چواری طبعاً 87 تەنها بیرخستنەوەیەک مامۆستا جەمال زۆر باش ئاگای لێیە، وەک بیرخستنەوەیەک لەم ڕۆژە کە بالیسان و شێخوەسان کیمیایی لێدرا، خەڵکە برینارەکە ئەوە خەڵکە شەهیدەکە مانەوە، خەڵکە برینارەکە هەموو خرانە کۆمەڵێک پاسەوە، پاسەکان بردنیان بۆ نەخۆشخانەی ڕانیە، دواتر هێنانیان بۆ نەخۆشخانەی تعلیمی لە سلێمانی، لێرە معاملەیەکی زۆر نائینسانیانە کران، دواتر برانەوە بۆ هەولێر. کتێبەکە باسەکاڵێ حەسەن نەدووری، بن پێم وایە هەر حەسەن نەدووریە مدیری ئەمنی هەولێر ئەو کاتە فەرمانی دا شوێنەونیان بکە و دواتر ئیتر من پێم خۆشە گەر ئەوانتان لە کتێبی جێنۆسایدانەتان بێ و متابعێ بکەن، وردەکاریەکی زیاد لە 30 لاپەڕەیتیایە لە بەسەرهاتی ئەو خەڵکەی برانە ڕانیە هێنرانە خستخانەی تعلیمی و برانە لە سلێمانی و برانە هەولێر چیان پێکرا، چیان لەگەڵ کرا. بەداخەوە لە مەحکەمەکەی ئەنفالە من لە جەلسەی 17 وەک میوان بەشدار بووم کە باسی ئەمەی بالیسان کرا. مەحامیەکەی عەلی حەسەن مەجید و سەدام زۆر بە بێچاوڕوویەوە وتی جا کێڵێ ئێوە ئەم کاتانە وەرزی چاندنی سیر و پیازە، کێڵێ ئەوە هەر بۆنی سیرەکەی خۆتان نییە نەهاتووە بە سەرتانە. عینەن
طبعا علي حسن مەجیدیش سەری بۆ لەقان و سەدامیش هەر سەری بۆ لەقان بەڵێ ڕاستەوە ڕەنگە بۆنی سیر بهات بێ بە سەریانە و ئەمان لێیان تێک چووە. من ئەوە چیم بیرە خاتەوە ڕۆدۆڵفیوس فەرماندەی ئۆردوگای یان کەمپی ئاوشڤیچە کە 1.5 ملیۆن ئەرمەن و جوولەکە و قەرەج و کەم ئەندام و چی و ئەسیری جەنگ ئەوەی بینی بێتی کە ئەڵێن 1.5 ملیۆن قەناعەت پێیاکە کە زۆر زیاتر لەوێ خەڵک سووتێنراوە. 2 ساڵ دوای 45 کە جەنگ تەواو بوو ئەم ڕۆدۆڵفیوسە خۆی شاردەوە، گرتیان محکەمەیان کرد زۆر بە سەلافەتەوە. دواتر علی حەسن مەجید قسەکەی ئەوی دووبارە کردەوە، وتی من 1.5 ملیۆنکم پێش خۆم ناردەوە بۆ جەهەنەم، منەتان نەبێت چیم لێ ئەکەن بیکەن، نە ئیعتیزاری هێنایەوە نە ئەوەی هێنایەوە. طبعا محکەمە کرا، حکمی ئیعدام کرا، سووتێنرا، بەڵام بە سووتانی کەسێک تۆ قەرەبووی ئەو تاوانە گەورەیە ناکەیتەوە. بەڵام لە ئاوشڤیچە لە کوورەی ژمارەیەکە ئەگەر دڵنیام گەلێ لە ئەو زۆرێک لای ئێمەش ڕێکەوتووەتە ئەوێ 3 دارەیەک هەڵواسراوە کە پرسیارێکی ئەم 3 دارەیەکێ ئەڵێن ئەوە ڕۆدۆڵفیوسی پێ هەڵواسرا چەند سەعاتێ پێش سووتانی و کردنی بە خۆڵەمێش. ئەوە خۆی لە خۆیە ئیحایەکە کە ئێمە لە بیرمان ناچێ ڕۆدۆڵفیوس و نازیەکان چیان کرد. بەرحاڵ ئەو حکایەتانە دوور و درێژە. وە کاک عومەر فەرمووی من پێش هەموو شتێک من لە مۆتەمەرێکی جینۆسایدا لە کەنەدا و دواتریش هەر لە یەریڤان خانمێکم ناسی ناوی دکتۆر ڕۆبینە پیرۆمیانە هاتبوو بۆ ئەوێ توێژەرێکی ئەوەیە ئەم 2026 تەمەنی ئەوێ بە 90 ساڵ تا ئێسش کارایە. ئەوە یەک دوو کتێبی خۆی دامیە و بێسکە لە متابعات کە ئێمە ئەو باسی دووسێ باسی ئەو ڕوژێنێ ڕوبینە پیرۆمیان تەبەن پێشی خۆشە و کتێبەی ئەو ئەرمەنانەی کە لە تورکیامانەوە لە 1950 و کۆمەڵێ باسی تریشی هەیە. پێش هەموو شتێک ئەو خەڵکی تری ئەرمەن و متابعاتی ئەگەر ئێمەمانان کەم تا کورتێک کە بیکەین بۆ قوربانیەکان ناوی دووسێ ناومان دێتە ناوی هراندینگ زەقە بێتەوە. هراندینگ کەسێکی ئەرمەنە لە ساڵی 34 لە تورکیای کۆماریە ناوە ئەرمەنیەکان چەخماچیان و ناڵبەندیان و ئەمانە ناوی ئەرمەنەکانە، ئەوە پیرۆمیان و چیچی ئەمە مەنعکرا بە هیچە. هراندینگ کەسێکی گەنج بوو، ساڵی 2007 لە تورکیا تیرۆر کرا، ئالتراناسیۆنالیستێکی تورک تیرۆری کرد، ڕۆژنامەیەکی هەفتانەی دەرەکرد، هەفتەنامەیەک بە ناوی ئاگۆسەوە بە تورکی و ئەرمەنی. هراندینگ کەڵێ لە جینۆسایدی 1950 و طبعا پێشتریش 94 تا 96 لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدا هەر من ئەوەتان بیرخەمەوە لەو سەردەما لە 94 تا 96 تا 1909 نزیکەی 300,000 ئەرمەن تیاچوو، 1950 ملیۆن و ئەوەندەکە. طبعا جینۆساید هیچ وەکو 1970,000ەکەی لا ئێمە لە هەر میلەتێکە ڕقەمی مەزبوط نییە، کەسدا نەنیشتۆ بە وەرەقە و قەڵەم بینووسێ کێ بکوژرێ و کێ برینار برێ و کەوانە. جینۆساید هیچ ڕقەمێکی مەزبوطی نییە. مەسەڵەن ئەوان ئەرمەنەکان دەڵێن 1.5 ملیۆنمان لێ ئەوە چووە، تورکیا خۆی ئەڵێن ئەو ژمارەیە نزیکەی 300,000 زیاتر نییە. بەڵام خەڵکی بێلایەن توێژەری بێلایەن ئەڵێن زیاتر لە ملیۆنێکە. ئەم هراندینگکە لە
لە ڕۆژنامەکەیە چی ئەو ڕوژێ نێزات ئەڵێ باشە لە دوای جینۆساید نزیکەی 60 تا 70,000 ئەرمەن مایەوە ئەمانە زۆریان لە ئەستەمبول مانەوە ئەرمەنی ناوچەکانی ئەوەی ئەوان پێڵەن ویلایەتی ستەوی دیعایانە کرد دەوڵەتێکی لەسەر دروستکەن و کەیسە باکووری کوردستانە معقولە هەر 60,000کەش چی بوو 60,000 قسمێکیان ناونان ئەوەی لە دەمی شمشێر دەرباز بووە ئەوە دوای نەیان کوشتن بازێکیان ئەوانەی بوون بە مسلمان نزیکەی وەک هەندێک توێژینەوەڵێ نزیکەی 40,000 بووە بە مسلمان پێشتری شەر مەجموعەیەکی ئەرمەن لە سەدەی 18 و 19 لە سەردەمی بە فەرمانی بابی ئەوە ئەرمەنی هەمشێنەکانیان پێڵێن ئەوە ئەرمەنی مسلمان و بە شێوە دیالێکتی قساکە لە یەکێک لە دیالێکتەکانی زمانی ئەرمەنیە ئەڵێ معقول نییە ئەو هەموو خەڵکە لەو ڕاگواستنا بەپێی قانونی تەهجیر کە هەر بە تورکیەکەی تەهجیر قانونی پێڵێن هەمویان ڕاگواستن لە شوێنە جۆرا و جۆرەکانەوە لە باکووری کوردستانەوە ویلایەتی ستەوە لەکوێوە هەمویان ڕاگواستن بە پێ و بە وڵاخ و شوێنە دوورەکان بە قیتارێک ئاژەڵ و ماڵات ڕایان گواستن بۆ سەرەکانی بۆ دێرە زۆر بۆ ڕەقا بۆ حەڵەب ئەمانە لە ڕێگا زۆربەی زۆریان ئەیان کوشتن لەو شاخانە ئێسک و پرۆسکەکان هەموو فرێدا زۆربەی ئەیان کوشتن لە ڕێگا ژنێک مناڵێک چیچی کەمێکیان گەیشتنە ئەو کەمێکیان لەو دەرباز بۆوانان دەنا زۆربەی لە ڕێگا هەر بە قەسی کوژرا دەورێکی خراپیان بوو کۆمەڵێ ئەوە بەداخەوە کوردی خۆشمان هەر دەوری خراپی بینی لە کتێبەکەی دکتۆر کەمال مەنسەری ڕەحمەتیار وردەکاریەک هەیە لە مەسادری ترا ئەوە هەیە ئەرمەنەکان خۆیان هەندێک ئەوە ئەکەن لەم ڕاگواستنا لەم ڕێگەی مەرگا خەڵک حکایەتی زۆر دروست بووە بەعزێک ڕزگاری بووە زۆربەی لە ڕێگا کوڕە مناڵەکان ئەکوژران بەڵام کچە مناڵەکان نەئەکوژران ئەبرانە ماڵان لێرەش دوو لایەن تێکەڵ بووە لایەنێک حکوومەتی ئیتیحاد و تەرەقی و سەروەختە خۆیان ڕێگەیان ئەدا ئەو مناڵانە بۆ ئەوەی ناسنامەکانیان تەواو بکرێنە تورک و ئەچوونە لە ئەماوە ئەکرێن مەسەن ماڵی وەک باسەکەن قسمێ لە توێژەرە ئەرمەنەکانە ماڵی 6 قرۆشیانەدانێ بۆ ئەوە بەڵام زۆربەی زۆری بە تایبەتی ئەوانەی لە باکووری کوردستان لە ویلایەتی ستە بوون ویلایەتی ستە دیاربەکرە وانە ئەرزڕوومە خەربووتە ئەو ویلایەتانەی زۆربەی کوردەکە وەک ڕزگارکەر وەک ئەنجامدەر کوردەکە قسمێکی ئەنجامدەر بوو سوارەی حەمیدی ئەنجامدەر بوو بەڵام لە هەر لە سوارەی حەمیدیشە خەڵکی ڕزگارکەریش هەبوو بڵێن مستەفا پاشا ئیبراهیم پاشای میلی نزیکەی 10,000 ئەرمەنی پاراستووە لە وێران شەهر کێ کۆمەڵێ ناو هەن ڕەنگەی سەجێگەیان دەبێ کە خەڵکیان پاراستووە کۆمەڵێ خەڵکی لە ڕووی هەم ئاینەوە لە ڕووی هەم ئینسانیەوە کۆمەڵێ مناڵی ئەرمەنیان پا ئەوان ناومێت بوون لەوەی مناڵێکی 5 ساڵ 10 ساڵ ناتوانێت لەم ڕێگەی مەرگا دەرباز بێ ئەمرێ فعلەن زۆریشانەوەی هین بوو مردن تەسلیمی ماڵە دراوسێ کوردەکانیان ئەکرد و خۆیانە ڕۆیشتن خۆشیان لە ڕێگا ئەفەوتان زۆرێک لەم چیرۆکانە قسمێک لە ڕێگا فرێنران زۆربەی لەم کوڕەکانیش و کچەکانی کچە مناڵەکانیش ئەوانەی کەسێک لە ساڵی 82 ناوی کەمالیاڵچینە ئەم کەمالیاڵچینە تورکە لە ئەڵمانیا ئەژی لە شاری بوخمەژی مەوالیدی 52 مەوالیدەکانی من و بڵێن ئەوەیە
لەوێ مامۆستایەکی ئەرمەنیە بێ میلینیە ژنێکە و کنێ مامۆستای لەوێش هەر مامۆستای تورکیە بێت تشجیعەکە میلینێر تشجیعەکە کە تۆ بڕۆ لە ئیسا جۆرە کرانەوەیەک هەیە بەس مەڵێت ناوی جینۆساید مەیەنە ئەتوانی زۆر ئەوە بکەیت. کەمال یاڵچین کەوتە کارکردن ئەوەی هراندێکەی و معقولە نزیکەی ئێستا ملیۆنێکو زیاد لە ملیۆنێ ئەرمەن هەن ئەم ئەرمەنە کوردیا تورکیان عەرەبانە کە چونکە کە هاتن بۆ دێرە زۆر و ڕەقە و حەلاب زۆری بەدوو عەرەبەکان ئەم ژنانەیان خستە لای ئەم مناڵانەیان خستە لای خۆیان و گەورەکانیان دواتر مایرەیان کردن و بە هەر شێوەیەک و خاڵکوتیان کردن بە پێی ئەوە بوون بە ئەوە هەندێک حکایەت هەیە من لەوانەیەکرا کەمالیان معقولە لەم ملیۆنێک یا ملیۆن و نیوەیەک یا 2 ملیۆن توانەوە ئەیچیان لێ هات ئەمانە ئێستا نەوەکانیان نەنکەکانیان ئەرمەنە بەڵام نەوەکانیان یا کوردن یان عەرەبن یان تورکن زۆریشیان کوردن کەمال یاڵچین هەڵسا ئەمانەی کۆ کردەوە ڕاستە ڕقابەیەکی بەسەرەوە بوو ئەو نیوە قاچاقێش بوو تا ئیسەش کەمال یاڵچین لەوە ئەمە لە ئەنجامە بوو بە کتێبەکە بە تورکی ناونا سەنەلە گولەر یۆرەغم کراوەتە 8 یعنی ئێوە دڵی منتان خۆش کرد ئێوە خەندەتان خستە سەر لێوی من تورکیەکە وا گەیەنێ ئەم کتێبە ساڵی 2000 لە تورکیا چاپکرا 3000 لێ چاپکرا هەر نێڵا بڵاو بێتەوە هەمویان کۆ کردەوە و ئەوە دواتر دوایەوە حەوت چاپی لێ کراوە وەکراوەتە 8 زمانیش وەکراوەتە زۆر لە چیرۆکەکانی کراوەتە فیلم بینە لای ئەوانەی کەمال یاڵچین طبعا من هەر مجاملە ناکەم ئێمە لە کووردا کەمال یاڵچینمان هەیە لە کووردا ئەم پیاوەمان هەیە کتێبێکی چەند هەزار لاپەڕەیی سێبەرگیەک کاک هۆمەر محەممەد ڕاستەکەی ئەو دەورەی کەمال یاڵچین بینوێتی ڕەنگە ئەم زیادی بینیەوە و کتێبەکەی چاپ کراوە لە سەردەم و ئەگەر بخوێنیتەوە دنیاە ئەو چیرۆکانەی کە من بازێکی باسەکەم چیرۆکان زۆرن لای من ئەوەندە بە پەرۆشەوە لە ئەو ئەرمەنانەی کە لە تورکیامانەوە کە لە دەمی شمشێرمانەوە بێچکە لە هەندێک سەرچاوی تر من ئەو چیرۆکانە خوێنمەوە بابەتی چیرۆکانەکانی ئێمە زۆر سڵتەک زۆر کاریگەرن یعنی سڕ ئەبی ئەو چیرۆکانە ئەخوێنیتەوە سڕەبی هەر بۆنە کورتەکانی واز بڵێن نێرگز ناوەکانیان شیرینە و نەرگسە و گولیە و گولیزارە و ئەمانەیە عینەن خۆ ئەگەر بچیتە ئەرمینیا جلو مۆزەخانەکەوی جلوبەرگەکانیشانەوە بۆ پێشمەرگەکانیشانەوان خۆیان فیداییان پێوتون نێرگز لە قراخی دەریای ڕەش ژیاوە مناڵێک بووە خۆی و براکەی 5 ساڵ 6 ساڵ بووە خۆی هەندێک هەراشتر بووە کۆمەڵە مناڵیان کۆ کردوتەوە بردوونیان مناڵەکان گریاون ئەو مناڵە لە نێرگز براکەی جاکراوەتەوە زۆر گریاوە ئەم بۆی گریاوە ئەمانیان هێشتوتەوە ژنە تورکەکان و کوردەکان کە لە ترابزون بوونەوەوانە تکاو ڕجای دنیایان کردووە شیریان هێناوە بۆ مناڵەکان ئاویان هێناوە پیان وتون نا پێویست ناکە ئاویان بن ئیسایان بین بۆ شوێنێ ئەوەندە تێر ئاوە خۆنەوە تێر ئاوە خۆنەوە بردنیان هەر لێوە خستنیانە دەریای ڕەشەوە هەر هەمویان خنکان و تێر ئاویان خواردەوە تا ئەو کاتەی نێرگس ئەو دەمە من باسی 1950 ئەەکەم نێرگس ساڵا لەم ساڵانە ئامرد تا ئەو کاتە نێرگس دواتر گەورە بوو دایان بە شووی کردە تورکێک ڕەنگە تورکێکی باش هەر لە سوخومی لەسەر بەحری ڕەش ئەژی نێرگز نەیتوانی قەت بچێتە سەر ماڵەکەیشان سوخومی لەسەر نزیکی بەحرە نەیتوانی بچێت سەر هەر کاتێک لە بەحری لە دوورەوە ئەبینیەوە براکەی کە ئاخر لای بۆ کردەوە و خوا حافزی لێ کرد بە گریانەوە براکەی بیرەکەوێتەوە ئەمە تۆ چیت لا دروست دەکا چیرۆکی تر پێشەوە بێمە سەر ئێمە محەممەد ئوزونمان بیستووە و بەڕەحمەت بێ لەم ساڵانە بە نەخۆشی شێرپەنجە وفاتی کرد ڕۆمان نووسێکی کوردی باکوورە محەممەد ئوزون ئەگەڕێتەوە لە سوید بوو دواتر هاتەوە لە دیاربەکر وفاتی کرد لەم 4-5 ساڵە ئەگەڕێتەوە لێ
لە کتێبێکی ناوی گوڵە هەنارە کتێبێکی ناوی گوڵە هەنارە خۆشبەختانە گوڵە هەناری سەخەریکە ئەکرێ بە کوردی و ئەوە بێ باسەکە ئەڵێ من مناڵ بووم لە دەکەی خۆمانەوە چوون بۆ ماڵی مامم بخوێنم لە قۆناقی سەرەتاییە ماڵی مامم لە گەڕەکی گاورانی دیاربەکر بوو گاڤور محەلەسی ئەوان پێڵێن لە گاڤور محەلەسی ئەوڵێ دراوسەی من بووم بە ڕەفیقی کوڕەکەیان بە گردیش مگۆیان پێوت ڤارتان کەسێکی پینەچی بوو لە دیاربەکر پینەچیەکی ناسرا بوو طبعا ئەرمەن دیاربەکرش بە تیگرانە کرد دیاربەکرش بە کورت پێڵێ ئامەد و ئەوە تورکەکان دیاربەکر و ئەوانی شەر ئێمە ئەڵێن خەڵکێک ئینتیمای خۆیان بەوازان من تیگرا ناکردی یان موشیم یان خاربەرتیم بۆ بە خاربوت ئەوان وا ئاڵێت محەممەد وزوو نەگەڕێت ئەگەڕێتەوە ئەڵێ من و مگۆ زۆر ڕەفیق بووین ڕەفیقێکی نزیک کە هەر وەختێ ڤارتان پینەچێ بەناوبانگەکەی دیاربەکر لە گاڤور محەلەسی ئەچوون بۆ جارجار ئەچوونە دەرەوە ئەمە هەر خۆی مابووە لە کەس و کارەکەی دوایی ژنێکی ئەرمەنی هێنابوو هەر لە بابەتی خۆی ئەوش دەربازبوویەکی ئەو دۆخە 1950 ئەچن ئەڵێ هەر ئەوەندەی زەحمەت بوو دوو پێک ڕاکی عەرەقی ڕاکی ئەنا بەسەرەوە ئیتر تەواو دەستی ئەکرد بە گریان و کۆمەڵێک گۆرانی ئەوت نە منیش و نەمەگۆی کوڕیشان هیچ تێ نایگەیشتین ئەرمەنەکانی ئەو سەروەختەش هیچ تێ نایگەیشتن لەم گۆرانیانە چی ئەڵێ و ئەگریا و سەیری ڕووباری دیزلەیە کرد لە ژێر دارهەنارەکانە و سەیری ڕووبا ئالێوا هەرچی کەس و کاری هەیە سەر بڕاون و خراوتە لەوێ ئەگەریا گریانێکی بە کوڵ ئێمە بەڵام فامی ئەوەمان نەبوو بەهەرحاڵ ئەڵێ محەممەد ئوزۆن دواتر ئەچێ بۆ ئەستەمبوڵ و لەسەر بیرۆڕای سۆسیالیستی ئەگیرێت و وە قەدەر واکە ئەهێنرێتەوە لە دیاربەکر سز دەبێت چەند ساڵێک سز نەبێ بەری ئەدەن دوایەوە ئەچێتە شوێنی ماڵی ڤارتان ماڵی پینەچێکە کەس نەماوە گاڤور محەلەسیان گەڕەکی گاورانی سە بێگاورن کەس نەماوە بەهەرحاڵ محەممەد ئوزۆن دواتر ئەچێ بۆ دەرەوە و لە سووی دەگیرسێتەوە و نزیکی ئەرمەنەکانەکەوێت و فیلمێکی ئەرمەنی ئیشەکە بە ناوی گوڵە هەنارۆ محەممەد ئوزۆن ئەچێتە ئەوێ سەیرەکە ئەمە ئەو گۆرانیانەی کە ڤارتانی پینەچی بە گریانەوە وتوێتی عالەم فیلمێشە ئەوواڵێ محەممەد ئوزۆن خۆی ڕۆمانێکی ئێستا نووسیوە هەر بە ناوی گوڵە هەنارۆ ئەمە من بە کورتی طبعا کتێبەکەی کە ئەوە تەرجەمەش کراوە و چاوەڕێی چاپە من حەزەکەم چیرۆکی حاجی برایمتان بۆ بگەڕمەوە ڕەنگە حاجی برایم پیاوێکی ئەرمەنە ئەم حاجی برایمە کەمالیاڵچین مقابلەی کردووە چۆن ئەڵێم کاکۆمەر دنیایەک خەڵکی مقابلە کردووە و بابەتی کەمالیاڵچینی کورد ئەمە مجاملە ناکەم یادی بەخێر عارف قوربانی عەبدوڵڵا کەریم مەحموود کۆمەڵی برادەر و دۆستی تر کاری لەو بابەتیان کردەوە بەڵام هیچی ناگاتە کەمالیاڵچینەکەی ئێمە لەوێ بڵین ئەمە حاجی برایم ئێستا لە کۆڵنەشی مۆڵدی چلووسەیە حاجی برایم مۆلیدی چلووسەیە ئێستا لە کۆڵنەشی حاجی برایم کەمالیاڵچین ئەچێ مقابلەیەکە ئەبیستێ ئەمە ڕێگێکی ئەرمەنە ئەمە باوکوداکی ئەرمەنە و بەڵام ئێستا حاجی برایم کووردە و لە شاری کۆڵنی ئەڵمانیا ئەژی پێی ئەڵێ حاجی برایم وا پەروەردەکراوە کە سڵۆک بێ ترسنۆک بێ لە هەموو شتێک ترساوە لە چی ئەوە بەڵام ئەچێ مەلایەک پەیاکە مەلاچەلەبی هەر مەلایەکی کووردە لە کۆڵن فتوای بۆ ئەداڵێ کاکە مشکلە نییە تۆ ئەرمەنی بەڵام ئێستا کوردی خۆخەوە خەڵکی تورکیاش یاغنی ئەم ناسنامە ئەم شوناسە کرد بووە کورد ئەرمەن و بۆ یەگێڕێتەوە ئەڵێ کاکە من پاشەوەی فتوای مەلاچەلەبی وەرەگرێ بەڵێ من ئەرمەنم هەستەکەم ئەرمەنم و ئەشزانم ئەرمەنم بەڵام ئێمە ئیسلام بووین و باوکشم ئیسلام بووە ناوی شمافۆن بووە ناوی خۆی گۆڕێ و بەعالی و هەر مناڵێکی کچێکی دەربازبووی ئەرمەنی هێناوە من لە دایک بووم و من لە دەیەکی کورد پەروەردە بووم و وەکو کوردێک ژیاوم
هاتوون بۆ ئەڵمانیا کرێکاری لەوێ کرێکارە لە ئەڵمانیا وەکو مناڵەکانیشم وەکو کورد بەڵام من هەست دەکەم من یەک کەلیمە ئەرمەنی نازانم بەس کوردی و تورکی ئەزانم من کوردی و تورکی ئەزانم ئەرمەنیش نازانم و ئیسلامیشم و چووشم بۆ حەجشم کردووە و احتیزاز بە ئیسلامەتی خۆمەکەوە پێش بەچ لە ئەرمەنەکان گەڕابوونەوە بەڵام وەکو ئەوە ئیگەڕێتەوە شمافۆن وەفاتی کردووە شمافۆن سێرەکە ئیسلام بووە ئەچێتە مزگەوت پێنج فەرزەی نوێشەکە بەڵامش کە ئەم مناڵە سێرەکە لە ماڵەوە شتی تر ئەڵێ و ڕسمی خاچەکە و چی مناڵەکانی لێ پرسن ئەمە چییە باوکە ئەڵێ ئێوە نازانن بەرحاڵ حاجی برایم یا برایم با بڵێن جارێ نەچۆ بۆ حەج لەگەڵ مناڵانە یاری ئەکاوانە ئەوە ناشدانێ ئەرمەنە مناڵەکە لەگەڵ کوڕێکە ئەبێتە شەڕیان شەڕی مناڵ ئەڵێ بڕ بەولاوە گاور پێی ناخۆشە بێ گاور یانی چی طبعا ئەرمەنەکان زۆر بە پێچوانەی گاورانی لا ئێمە بە سەعبەت پێڵێن گاور لێرە پێیان لەوێ بووە بە کێشەیەکیەوە بڕ بەولاوە گاور جنێوشی پێدا دێتەوە و پەستە بێوانە بە باوکی ئەڵێ پیان وتم گاور یانیی ئەم خۆی ڕقیشی لە گاورە ئەزانێ گاور ئەرمەنەکانن ڕقێتی لە ئەرمەنەکان ڕقێتی لە گاور ئەڵێ بەوەرە با پێت بڵێن تۆ ئەرمەنی تۆ گاوری ئەوانەی کە تورکەکان و مسلمانەکان و کوردەکان پێمانەڵێن کورد لە مسلمانەکان فعلا تۆ گاوری بەرحاڵ وەسعەکە قبوڵەکە و ئەمە مسلمانە و تازە عایلەیەکی مسلمانە و ئەشتێ بۆ حەج و دواتر ئەچێ لە کۆڵنە مناڵەکانی بە کوردی پەروەردەکە کچێکی ئەبێ لە مەکتەبە ڕۆژێکێتەوە کچەکە گەورە بێ لە قۆناخی ئامادەیە بێ و کچەکە کوردێکی ناسیۆنالیستە کچەکە ئەی ڕقی بەڵێ کچەکە کوردایەتیەکە کچەکە ئەوە ئاکاوەکە ڕۆژێک لەگەڵ کچە ئەرمەنیەکە دەمی تێگیرێ هەر هاوپۆلەکەی خۆی ئەلێ بڕۆ بەولاوە کوردی چەپەڵ و پیس ئەمە زۆر پێی ناخۆشە بێ طبعا ئەرمەنەکان و نەسعیان هەیە تا ئیسەس کە بەعامەڵێن کورد تور گوای لێکردین زۆر من دەم لەگەڵ زۆرێکشانە تێگیراوە زۆرێکشان دۆست بن بەرحاڵ دێتەوە بمەڵەوە بە گریانەوە ئەڵێ پیان وتم کوردی چەپەڵ و پیس ئەرمەنێکی وا وەرە دانیشتە کچم وەرە تۆ ئەرمەنی تۆ وا ئێمە ئاو حاڵ مەسەلە لەمە کچێکە لەمە دیسانەوە کەرت و پەرتی لە کوردەوە ئەبێتە ئەرمەن ڕقی لە تورک و لە کوردی شەوێ باسمان لە ئایدنتیە باسمان لە شناسە چۆن شناس کەرت و پەرتە بێ ئەمە دواتر هاتەوە ئەوەی شناس کەرت و پەرت بوو بەو شێوەیەی کە ئەوە حاجی برایم بەڵام چار نییە حاجی برایم تازە حاجیە و ئەرمەنە لە یەک کاتە تورکە لە یەک کاتە و خەڵکی تورکیاشە تورک نییە خەڵکی تورکایە ئەرمەنە مسلمانە تۆ سێری ئەو هینەوک من لێرا حکایەتی نەک حکایەمە وەکو حکایەت خۆمان لێ هاتوو بە حکایەت خوان بەڵام من کە ئەی خوێنمەوە زاوە چی بوو یەک لە چلانم نەوتۆ زۆر بە کورتی من باس کتێبەکەی نەنکم لە دایکمەوە هی فەتحێ چەتینە کراوەتە کۆمەڵێزم ئەوە فەتحێ چەتین هەتا فەتحێ چەتین محامیەکی شارەزایە لە قەزەکەی هەراندینکە لە 2007 تای ساغ نەبووەتەوە مەسەلەی هەراندینگ بەڵام سوورە زانن کێش کوشتێتی یعنی مەسەلەکەی ئەوە نەبووە نەنکی ئەرمەنە نایزانێ نەنکی ئەرمەنە ناوی سەحەرە سەحەر شووی کردووە بە فکری بەک کۆمەڵێ مناڵیان هەیە کۆمەڵێ کوچیان هەیە دوو کوڕ مەسعود و مەحموود و زۆهرە و خەندان و کێو دایکی فەتحێستی ناوی وەهبێیە ئەمە هەمویان مناڵی هیرانوشن سەحەر کەس نازانە ناوی هیرانوشە لە ساڵی 1975 مەوالیدی 1904 هیرانوشیان سەحەر طبعا ئەمە لە تەمەنی لە حەباب نزیکی دیاربەکر ئەژین هەموو کە سوکاری ئەگرن ئیسکوهی و باوکی 3 ساڵ پێشەوە ئەچێ بۆ ئەمریکا لەگەڵ 2 مامیا کەسابەت بکەن و پارێک پێیا بکەن و بڕۆن بۆ ئەوێ ئەرمانەکان لەوێش ئەو هینایان بووە کە ئەڕۆن سەفەری مەرگەکە دەست پێەکە پیاوێک مەسئولی جەندرمەکان ئەیفرێنێ تەمەنی ئەو کاتە 10 ساڵ بووە
ئەی فڕێنێ گریان ئەم لە ئەو لە ناوی حسەینە بێ ژنەکەی ناوی ئەسما بێ مناڵیان نابێ بەخێوێکەن وەکو کچی خۆیان بەڵام ئەسما هەرگیز ڕازی نابێ ئەمە خزمەتکارە مناڵ نییە بەڵام حسێن زۆر وەکو هێرانۆش خۆی باسێکە یا سەحر خۆی باسێکە بەرحاڵ ئەسما ڕقی لێ هەڵەگرێ ئەڵێ کچە گەورە بێ حسەینی مێردەمەهێنەیە کە مناڵم نییە حسەینەهێنێ و ئەمە من تووشی ئەوە بم ئەچێ خزمێکی خۆی تۆزێ گێژۆکە بێ احترامن ئەڵێن باش ئەم کچە وریە وتوریایە بۆ بێنین باڵکو تۆزە ڕێک پێک کاتە لە کوردواری خۆشمانە ئێڵێ ئەم کابراتە مەڵە باژنێکی بۆ بێنی ژنێکی باش و ڕێکوبێک بەڵکو تۆزێوەیە بەرحاڵ هیرانۆش ناوی سەحەرەی تر ئەکەوێتە لای فکری کۆمەڵێ مناڵی ئەبێ لە ساڵی 75 لە دوای 60 ساڵ ئەمە لە دڵی خۆیان ئێڵێ بەڵام پێش ئەوە کچ و کوڕەکانی مەحموود ئەزانن کە باوکی هیرانۆش باوکی سەحەر دێتە حەلەب لە ئەمریکاوە دێتە حەلەب هیرانۆش لەگەڵ برایەکیشیا کە ناوی خوورینە بێ ئەوش براکەی ماڵێکی ترێ بە ئەم لە چەرمەگە بێ ئەو لە قەرەموسا بێ هەر لە دەوروبەری دیاربەکر خوورین ئەبێ بەهین ئەبێ بە شوان ئەیکەن بە شوان لە ماڵێکە ناوێنەن ئەحمەدی شوان هەر بەو ناوەوە باوکەکەیان دێت هوڤانێس دێت لە حەلەب ئەمانە ئەدۆزێتەوە جوابیان بۆ ئەنرێ پارە ئەنێرێ خوورین ئەچێت بەڵام ئەو کاتە هیرانۆش یان سەحەر هیچ هەوەیەک شتێکی ئەوەی نابێت ناتوانێت بگاتە ئەوێ مەحموود ئەنێرێ مەحموود ناسیۆنالیستێکی تورکە قەینا دایکی ئەرمەنە لەوێ ئەچێتە ئەو ماڵە و پارەی بۆ نێرن پارەی خانوویەک بۆ هیرانۆش بۆ سەحەرە نێرن ئەم ئەچێ بۆیە 3 مانگ لەوێ بێ و 5 فەرزە نوێژەکاو ئێ باش ئەوان ئەخلێن ئەمە قوبوڵ ناکە بابە ئەڵێن ئەمە تورکی کوڕی تورکە ئەمە بە کەڵکی ئێمە نایە ئەڵێن وەرە کاکە تۆ لێرە بخوێنە محاولەکە دایکە بێنە بەرحاڵ دایکی بۆی ناکرێ تا ئەمە ئەمێنێتەوە لە تەمەنی سەرچاوەکەم بەخێر بێ لە تەمەنی 70 ساڵیە 95 ساڵ ژیا هێرانۆش بانگەکە فەتحی لە قەسەکەی هەراندینکە محامیەکی زیرەکەوێ ئەی چەند دقەیەک ناکرێوانە من حکایەتم زۆرە وەکو حکایەتەکانی چاخانەی حەمەڕاقە گەر ئەوە دانێکین مەمنونە بەرحاڵ محموود دێتەوە عنوانەکانی ئەکا بە ون بوو ئەڵێ عنوان ون بوو ون ماڵە ئەرمەنەکە ونە بن لەوێ هۆڤانیش ژنەهێنەیە دوو مناڵی تریانە بێ ئیسکۆیش ڕزگاری ئەبێ ئیسکۆیی کە من ناوەکانم هەموو وە کۆڵێ ئەوەیە ئەمە ونە بن تازە لێیان ونە بن ئەگاتە 70 ساڵ کە فەتحیە زوریا و زیرەک و ئەوە ئەبێ و لە قەزەی هەراندیکە دەور ئەبینێت دواتر ئەڵێ وەرە ڕۆڵە هەموو جارە ئەو پێڵێ نەنە ئەوشەڵێ نەنەگیان ئەڵێ نەنەگیان وەرە کەسی لا نابێت کەسی نەخوشکەکانی فەتحیە نە ئەوانە بەس پورەکانی ئەزانن زۆهرە و خەندان و وەهبێ ئەمرێ دایکی فەتحیە ئەڵێ وەرە حەکایەتێکت بۆ بگێڕمەوە کاکە من سەحەر نییە من هیرانوش من لە تەمەنی 12 ساڵیە دراوم بە باپیری تۆ ئاوە سەحەر ئافرەتێکی وریا و ڕێک و پێکەوە بەرحاڵ فەتحیە ئەمەی پێ قوڵ ناکرێ یعنی ئەمە چی بەڵام حامیەکی زیرەکە ئەمە ئەنووسێتەوە لە 95 ساڵە سەحەر ئەمرێ لە تەمەنی 95 ساڵ ئاوازن ساڵی 99 ئەمرێ فەتحیە ئیعلانی بۆ ئەکا لە جەریدەی ئاگۆس هەرەمێنێ ئاگۆس سەشماوە قەینا هەراندین کوژراوە لە ئاگۆسا دواتر جەریدەیەکی تر نەزەم بخوا ناوی لە فەرەنسا دەرەچێ کە فڵان کەس کە وەختێک بە دەستوری ئیسلامی ئەینێشتوانە ئەڵێن ئەمە چیە فەتحیە ئەڵێ کاکەمە سەحەرە ئەی ناوی باوکێکێ ئەچێ وەرە ئەڵێ ئەمە ئیسا ڕاستە مسلمانەکان لەوێ ناویانانەن مهتەدی ناویانە مهتەدیە ئەمە مهتەدیە ئەمە بە کۆڵیانەوە بێ وەکو 1970 ئەمە بە کۆڵیانەوە بێ ئەوەی ئەو ئەرمەنەش مسلمان بووە مهتەدیە گەڕاوەتەوە نوێژەکە وەکو حاجی برایم چۆ بۆ حەج بەڵام کە تەقدیمی ئیشەکەن لە ئیشەکان وەرنە ئەم مەحموودە کە ناسیۆنالیستێکی تورکە و دوایە شێتە پەرلەمان ئەم مەحموودە کە ئەوە بێ
تەقدیمی دوای ئەوەی ئەعدادی تەواوکە تەقدیمی کولیە عسکەریەکە وەرناگرن ئەمە دایکی کافرە ئەمە هینە دایکی لە گاورانە مهتەدیە وەرناگرێت والحاصل ئەچێتە کولیەی طوبی بەیتەری و بێتە دکتۆری بەیتەری و دواتر لەو ڕێگەیەوە بەڵام قەنەعەت بۆ ناکە هیچیان تا ئێسش خەڵکەڵێ کاکە بگەڕێنەوە بۆ مێژوو چۆن ئەردوغان ئەڵێ بگەڕێرەوە بۆ مێژوو زۆربەی زۆری ئەوان ئەڵێن بگەڕێرەوە بۆ مێژوو شتێکی تر ئەڵێ کە ئەڵێ ئەمە ناوی هیرانوشە ئەمە باوکی ناوی هۆڤانیسە دایکی ناوی ئیسکۆهیە ئەمە نە ئەسما و نە حسێن تەمام حسێن دەورێکی باشی ئەبێ لە ژیانیا حسێن وەکو ماڵەکانی تر بیری لێ ناکاتەوە بۆ خۆی بیهێنێ حسێن وەکو کچی خۆی تەماشایەکە بەڵام ئەسما جارنەوە ئەکێشێ زوو ئەیا بەشوو بۆی نەجاتی بێ لەمەوە وردە ئەوان لەو ئیعلانەوە لە میسرۆپیان وەکۆڵەتێەوە ئەم هینە ئەدۆزبووە ئەمان کەسیان ئینگلیزی نازان بە فەتحیشەوە ئایشە تورکێکە کەوێتە بینەوە و بنەماڵەی گاداریان دەدۆزێتەوە دواتر ئەمان ئەچن بۆ ئەمریکا و بە یەکشا و شکرە بنەوە بەڵام هۆڤانیس و ئیسکۆهی و ئەوانە دایک باوکانیان مردووە ئەمە حکایەتێکە کتێبێکی 138 لاپەڕەییە حکایەتی هیرانۆش من پێم خۆشە هەر لەم حکایەتانە حکایەتی ئێستەرتان بۆ بگەڕمەوە ئێستەر ئەگەر ئێستەر هەر لە هینەکە لە تەمەنی 13 ساڵیە ئەفرێنرێ لە ڕێگۆبان کەس و کاری هەموو ئەڕۆن ئەفەوتن ئێستەر یەت ئەچێتە لای ئەکەوێتە لای ژنێکی ئەرمەنی بە موسڵمان ئەیگرێتە خۆی دواتر ئەیداتە ماڵەکەیان زابتی خانەنشینە بێ و خۆی و ژنەکەی مناڵیان نابێ ئەم زابتی خانەنشینە ئەیگرنە خۆیانڵێ باشە ئێمە و کوکچی خۆمان ئەگرینە خۆمان ئێستەر ناوێنن گەزێر خەدیجە ناوێنم گەزێر خەدیج نادە خەدیجە ناوێنن خەدیجە لەم ماڵا ئەمێنێتەوە بەڵام ماوەیەکی تر باوکی لە نێوان کەوانە ئەم باوکە دەست درێژەیە کاتە سەری ناچارە بێ هەر ئەمێن لەو ماڵە بەڵام احترامەن بۆ خوشکان نەتیجەی ئەو تراوما بەردەوامەی بەسەری هاتووە لە سوڕی مانگانە ئەچێتەوە خۆشبەختانە ئەڵێ مناڵی نابێ دەست درێژەیە کات چەند ساڵێک لەیانە بێت دواتر ڕائەکە ئێستەر یان خەدیجە ڕائەکە ئەچێتە خانەی هەتیوان بالمناسبە دەیان خانە و سەدان خانەی لە منتیقەی عوسمانلیا ئەکرێتەوە ئەو مناڵانە بۆی بیان توێنەوە و چی و گەلێ لەو مناڵانە ڕزگاریانە بێ دوای ئەم حکایەتانە ئەگەڕنەوە کە چیان بەسەر هاتووە بەزێ لە هینەکان لە لوبنانە بێ لە حەلەبە بێ لە ئەوە بێ ئەچێتە خانەی هەتیوان لەو خانەی هەتیوانە ئەڵێ هەموو هەفتەیەک مناڵی زۆری لێ بێ مناڵی تر لە مناڵی وردەوە 5 ساڵەوە هەتا 12 و 13 و 14 و 15 ساڵەوە زۆر بەشی ئەو مناڵانە چین کچن چونکە کوڕەکان زیاتر کوژراون زۆرتریان کچن ئەمێننەوە هەموو هەفتەیە ئەڵێ تورک و کورد و چیچانی و لاز و ئەمانەیان یەکێک لەمانە لەم کچانە هەڵەبژێرن یا مارەیەکەن بۆ خۆیان و ئەیترە بێتە خێزانیان بە دەر لە ئەوە یانەیان کەنە خزمەکار لە ماڵەکانیانە کەمال مەسەرە گەڕێتەوە لە ماڵی وا هەبووە خۆی ساڵی کردووە 5 خزمەکاری لە ماڵا بووە 5 کارەکەری لە ماڵا بوو والحاصل کوردێکێت ئەمە ئەبا ئەی کاتە خێزانی خۆی مارێ بڕێوە لای مەلاو چی وانە بەڵام احترامەن کە ئەچێتە لای سێرەکە ئەمە کچ نییە تێر فەلاقەیەکە دینی سێکتر وا تۆ بێدینی تۆ ئەوە نام نەکبەتە فەلاقەیەکە چەند ساڵ نەر 1-2 ساڵ خەدیجە لای ئەم پیاوە کووردە ئەبێ بۆ هینێک ئەگەڕێک بۆ دەرفەتێک ئەگەڕێت دەربازکە ئەچێتە لێەوە دیسانەوە چێتەوە خانەی هەتیوان
ژنێکی فەڕەنسی ماڵێکی ئەبێ ژنە فەڕەنسیەکە ئەی خاتە لای خۆی سەیرەکە ئەم ماڵە دوور لە ڕووی حازری ئەمە ماڵە سۆزانیە ئەمە بەکاریان هێناوە وەکو سۆزانیە بەرحاڵ ئێستا بە هەر بارێکا بێ ئەڕوات بە هەر شێوەیە کە بێ خۆی گەێنێتە ناوچەکەی خۆی کۆمەڵگەیەکی ئەرمەنی پاشماوەی سۆر لەفتەڤەر یعنی لە دەمی شمشێر ماوەوە ئەمە ئەزانن ئەمە کۆمەڵی خەڵک احتیرامەن چووەتە لای بە ئیسلاحێکی ئەرمەنی یا بە پندێکی ئەرمەنی ئەڵێ کەوتوتە بۆ یاخی ڕەشەوە ئەو ژنەی لەگەڵ مسلمانێکی تورک و عەرەب و چوزانم کووردە ئەوە بوو بێ ئەوان بە چاوێکی سوک سەیرەکەن ئەمە نەکبەتە لێ خوێ بەرحاڵ ماڵە ئەرمەنیەک ئێستەر خەدیجە بڵێن ئەگەێنێتە ئەمریکا بۆ ماڵە لەگەڵ خۆیان ئایبەن لەوێ ئەگەرچێتەوە لە دوای 50 ساڵ ئێستەر ئەمانەی کە من کورتەیەکی ئەگەڕمەوە ئەو هینەی ئەگەڕێتەوە یەک ئەگەر دەرفەتم بەی دوو دەقاکاک هۆمەرگیان یان کەمال یاڵچینی کورد با ئۆرورە ئەرشلیۆس ماردگانیان ناوی ئەمە مناڵێکی 12 ساڵە بێ ئەویش 13 ساڵ دەیکاکە لە ڕەوەکە یان لە کۆچ و ڕەوەکە ئەرشلیۆس ئەبەن بۆ لای بەکراناغایەکی کورد لە منتیقەی دیار بەکرە بێ کابرایەکی زۆر خراپە بێ ئەم بەکراناغایە دنیایەکی ژۆڵەی لە لای کۆبووەتەوە ئەینێرێ بۆم لاولا یعنی تاجری ئەم هیرێ ئەچێتە لای جەودەت پاشا ئەینێرێ بۆ لای جەودەت پاشا بەچی بە مەجیدیە کە فرۆشرێ مەجیدی یانێ 85 سنت یعنی دۆلارێک کەمتر بە مەجیە ئەڵێ مناڵەکان بە مەجیدیەک و دوو مەجیدی ئەمە بە مەجیدیە کە فرۆشەیەکوانە لێوە ڕێگەیە کە دۆزێتەوە ئەچێ بۆ لای چی خۆی ئەگەێنێت برایەکی لە ئەمریکا بێ یارمەتی ئەرمەنەکان وانە لەوێ کە ئەچێ 16 ساڵە بێ لە 7 ساڵ ئاگاتە ئەوێ هۆلیوود لێی کۆ بنەوە کاکە وەرە تۆ وات بەسەر هاتووە چی ئەم حکایەتە دوور و درێژانە کە چیان بەسەر هاتووە کە چیان پێکراوە کە باسی ئەوە ئەگەڕێتەوە ئەمانەی کە کیژۆڵە ئەرمەنەکانیان کوشتووە ئەمانش کچ و خوشک من ئەم بەڕێزانە لە گۆی منکی ژنە کوژراوەکان پاش دەست درێژیکردنە سەریان تەزبیح ئەهۆنەوە تەزبیحی سەتوویەکی ئەینێرن بۆ فڵان پاشا و فیسار پاشا لا ئیلاهە ئیلڵڵا پێ بکە و بەهەشت بۆ خۆی بە خەیاڵی خۆی مسۆگەر بکە ئەمە ئەیگەڕێتەوە بەو شێوەیە بەشدارە بێ لە فیلمەکە ناوی ڕەڤشت ئەرمینیایە ئەرمینیای زەوتکراو دواتر ئەمە ساڵی 1990 دەرچووە ئەم ئەکتەرە هەمووی فێسی سوور ئەکتەرەکان لەسەرەکەن کە ئیبینەیە بورێتەوە ڕێ بچێڵێ تورکەکان هاتوون بۆ ئێرە باڵە من تورک نییە ئەم ژنە جا باسم لە چییە گواستنەوە و نەقڵبوونی تراوما و تراومای بەردەوام و یان پۆست تراوما نەخۆشی تێکچوونی دوای تراوما پۆست تراوما دیزۆردەر ئەمە نەقڵە بێ بۆ هین خەڵکی دەوڵەمەند داوایەکە کە شووی پێ بکاشو نەکەشەوە کاتە ئەرمەنیە کوڕێکی شێ بێ ئۆرورا تووشی تێکچوونی ئەعسابە بێ ئەخیرەن واز لە کوڕەکەی و واز لە مێردەکەی و واز لە هەموو شتەکەیەنێ دواتر کە ئەمرێ ئۆرورا بەلەدێ ئەینێژێ لە گۆڕێکی بێناونیشانە هەمان شت لە ئەلیشان لیۆناردۆ ڕوویداوە کە دەرد و مەساتی نەنکی بە کۆڵەوەیە لە کۆڵی نابێتەوە هەتا ئەلیشان 1950 یەکێکە لە ئەرمەنەکانی ئەسفەهان دکتۆرای هێناوە مامۆستای ئەدەبی ئەرمەنی و فارسیە بە تێکچووی ئەمرێ وازە ژنێنێ مناڵێ بۆ وازە ژنێنێ نەنکی کە لە خەستەخانەیەک لە ساڵی 1970 ئەمرێ ئەم دەردە کە نەقلی کردەوە بۆ لیۆناردۆ ئەلیشان
ننکی لە سرە مەرگە لە ساڵی هەشتا لە نەخۆشخانەیەکی لەندەنا ئەڵێ فریام کەون ئەوە تورکەکان هاتن سوارە تورکەکان لە سرە مەرگا دێتە بەرچاوی تووشی ئەو دیزۆردەرە بووە ئەو پۆستراومە دیزۆردەرە بووە ئەمە لە دەیان ئەوە طبعا بالمنافسە کۆنی ڕەش هەیە کۆنی ڕەش نووسەرێکی کوردی سووریایە نەنکی نەرسیسیان نەنکی ئەویش ئەرمەنە نەرکی ئەویش ئەرمەنە حکایەتە کاریگەرەکان زۆر زیاترن دێت من ئەو حکایەتانەی لای خۆمان بەنسبەت منەوە ئەوانەی کە بینیومن لای سەدری بینیومە لای جەمیلە بینیومە لای فڵان بینیومە لە ڤەرجین کە لێ ئەقەومێ لە عەرەبە بە دۆکانی دێرە زۆر ئەیبەن و ئەڵێ من وەختێک عەرەبێک داوای ئەکا بیبا لەگەڵ خۆی ببێتە خێزانێ ئەڵێ بە مەرجە ڕادایکم و پورم و فڵان کەسی دەگەڵ ئەڵێ بەسەر چاو بادایک و پورت و ئەوانە ڤەرجین ئەبەن لە ڕێگا بۆ خۆی کابرای عەرەب خزمەکانی دایکی و پورەکەی کوژێ ناوی ئەمەنێن نورە خاڵکوتی ئەکا لە لایە بێ ڤەرجین ڕوو ئەکاتە ئاسمان ئەڵێ تۆ ئەمە ئەبینی تۆبە ئەکا ئەو نابێتە ئیسلام ڤەرجین تۆبە ئەکا جارێکتر ناچێتەوە بکەن ئەمە ناچێ بۆ کەنیسە وازەیەنێ ئەمە چیم بێرەخاتەوە لە ئەنفالی لای خۆمانە لەو تاومایە لەو وەزعا حاجەیەکی لای خۆمان کە ئەم دەردە ئەبینێ ڕان و ئاژەڵ و خەڵک و جن و زات تێکەڵ بووانە ڕوو ئەکاتە ئاسمان ئەڵێ ئانی یشوف ئنتە مەیشوف بە عەرەبیەکەی کوردێک کە چۆن عەرەبی کوردێکی عەرەبی نێزان ئانی یشوف ئنتە مەیشوف وازە هێنێ لە نوێژ ئەویش ماوەیەک دوایی یەتەوە سەرەوەەوە حاجیەکە بەو شێوە و من سوپاسانەکەم بۆ گوێگرتنتان دەیان حکایەتی کاریگەری ئەرمەن کە ئێمە هاودەردین لەگەڵ ئەوانە ئەلێرە چونکە هەموو جینۆسایدێک ماعەدا جوولەکەکان نەبێ بە جینۆسا قوربانیەکانی خۆیان ئەڵێن هێرۆ ئەڵێن پاڵەوان ئیتر ئەوانیش بەردەوام ئەم قوربانی ئێمەش هەر قوربانین ئەم جینۆسایدە بەردەوام قوربانی بەرهەمەێنێتەوە بەڵام جوولەکان بە شێوەیەکی تر لە هۆڵۆکۆ سوولەیات واچیم و لە چی و لە چیە تاملێنە زۆر سپاسیەوە یەک خاڵک ئەوەی کە باسی سەحەری کرد زۆر پێم خۆشە سەرنجتان ڕابکێشم بۆ فیلمێکی کوردی کە بە زمانی تورکی دروست کراوە دەربارەی جێنۆسایدی دەرسیم فیلمی زەڕ هەمان ئەو چیرۆکەیە کە مامۆستا بۆمانە ژێڕێتەوە بەڵام کارکتەرەکەی کووردە هەمان ئەو چیرۆکەیە هیوادارم هەمووتان بیبینن و چێشتان ئەگەر لاتان نییە من ئەتوانم لینکەکەیتان بۆ بنێرمە و فیلمە ببینن زۆر گرنگە ئەوەی کە مامۆستا باسی کە سەربارەی ئەرمانەکان قەرار بوو من و مامۆستا ئاوێتەبوونێکمان هەبێ منیش باسی چیرۆکە کوردیەکان بکەم بەڵام تەنها ئاماژە بە یەک چیرۆگەکەم زۆربەی ئەو ئەرمەنانەی کە بوون بە کورد بوون بە تورکیا بوون بە ئیسلام لای کوردەکانی شەیە بوون بە عەرەب بوون بە تورکمان نمونەم زۆر لایە لەو بابەتانە بەڵام بەداخەوە باری ئەومان نابێ ئێستا کادەیەم بە ئێوە بۆی کە چێ پرسیارێەوە سەرچاو مامۆستا شۆڕش ئێوارەتان باش دەست خۆش مامۆستا گیان من لێرەوە پێ دەڵم تۆ 53 نیت 83 واریدی 83 چونکە جێڕانەوەکانی زۆر ورد بوو زۆر دەقیق بوو جگە لەوەی مامۆستا توێژەرێکی زۆر باشە لە خستنە ڕووی بابەتەکانیان هەر زۆر وردە ئەوەی من سەرنجم هەیە لەسەری مامۆستا باسی جینۆسایدی ئەرمەن و کۆمەڵێ چیرۆشی کرد بەداخەوە نازانم ئەمە کەوتنە ژێر کاریگەری کەمال مەزهەرە یان مێژووی ساییدە زۆر بەداخەوە بێ هەندێک ڕاستکردنەوە بنکۆڵکاری تیا کرێ هیچ گومان لەوەیان نییە کورد لە جینۆسایدی یەکەم 1994 1998 بەشداری هەبوو وەکو ئەفواجی خەفیفە بەڵام ئەمە نەتەوەی کورد نییە بەڵام ئەوەی کە ئەرمەن ئێمە تاوانبارەکە و ئێمە کار لەسەر جینۆسایدی خۆمان ناکەین کە ئەوان وەکو پێشقەرەوڵی سوپای تزاری ڕووسی لە ساڵی 14 15 17 بە هەزاران ئینسانی کوردیان کوشتووە تا ئێسێمە و ئامارەمان کۆ نەکرێتەوە لە کاتێکا دەیان سەرچاوەشمان بەدەسەوێ توێژینەوەی بکەین مامۆستا ئاماژەی پێنەدا کە ئەوان ڕۆڵێکی یەجگار قێزەون و خراپیان دیوە و ئێسەش لە کۆنفرانساتی جیهانیە وەکو چۆن سەیری تورکەکەن ئاواسەی ئێماگەن لە کاتێکا ئێمە دەوڵەتمان نەبووە
ئێمە بەدام و دەستگام بڕیارەمان نەداوە و ئێمە وەکو کورد تاوانبار نین بەڕاستی لە جینۆسایدا ڕاستە وەکو ئەفراد جاخۆ لە ئەنفالیشە بەڕێستان ئاگادارن لە ئەفواجی خەفیفە بەشێکیان هەر وەکو عەرەبەکان تاوانبارن ناڵم هەر هەموو مستەشارەکان بەڵام بەشێکیان تاوانباری ڕاستە و خۆن بەشێکیان هەر خۆشیان دانیان پێناوە جا ئەم خاڵە مێژوویە پێویستی بە سەرڕاستکردنەوە هەیە بەڕاستی کۆنفرانسی زانستی هەیە ئەمە خاڵیەک خاڵی دووهەم جینۆسایدی تورکیا دژی گەلی کورد مەبەستم تورکیای مۆدێرنە دەوڵەت کۆماری تورکیا لە ساڵی 23ەوە یەکەم جینۆسایدی منهەجی و ڕێکخراویان لە ساڵی 1925 دوای سەرکوتی جوڵانەوەکەی شێخ سەعید کە یەک کەس لە مێژووی کوردان ناوی ناوە شۆڕشی دیار بکرد هەموو ئەڵێ شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا بڵاو بڵێن شێخ سەعید کەەوە هەڵەیە لە دوای ئەوە بەپێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی تورکیا و بڵاوکراوەکانی خۆیان کە کەمترین ژمارەیان وتووە ئەو خۆیان ئەڵەن 15,000 کوردمان کۆمەڵکوش کردووە بە سەدان گوندمان وێران کردووە کەمە ئیشی لەسەر نەکراوە ئەمە یەک دوو لە دوایی سەرهەڵدانی جوڵانەوەی خۆی بوون ئەوەی پێوترێت جوڵانەوەی ئاگری ساڵی 28 تا 31 لەم قۆناغا بە فڕۆکە لە کورد دراوە بە هەزاران ئینسانی کورد کۆمەڵکوش کراوە گوندی وێران کراوە وە سەریان بڕاو لە جادەکانە نیشان دراون بەڵام ئەوەی کە بە جینۆساید ئێمە ناوێهێنین و هێشتا وەکو توێژینەوە کاری وای لەسەر نەکراوە لەبەر کەمی بەڵگا جینۆسایدی زیلانە ساڵی 31 جینۆسایدی چیتر لە ساڵی ئەوەی یاسای تونجەلیە ساڵی 34 دەست پێکا لە سەرەتا وەکو قانون لە 37 و 38 جێبەجێ کە تورکەکان خۆیان دان بە 40,000 ئانێن کە بەپێی ئاماری ئەو ڕزگار بووەکان کە بەڕێزت ئاماژێت بە فیلمی زەر کرد کە خۆی وایە سەدان فیلم لەو بوارە دەرکرایە کەەوە یەک نیوە چیرۆکێکە بەڕاستی کراوە بە فیلمێ ئەوترێ 100,000 کەس کە ئەم ژمارەیە زۆر کەمترە هەر ئەو کاکاوە لێرێ خۆی یەکێ لەو کتێبانەی تەرجومە کردووە لەسەر دەرسیمەوەی منزور چەم بەشێ لەو چیرۆکانە تۆمار کراوە کە زۆر کەمن ئەمە تەنها لە ماوەی 13 ساڵی کۆماری تورکیا لە 38ەوە تاش 75 پێوترێ قۆناغی سەمت بێدەنگکردن کە مامۆستا باش شارەزای لە تورکیایە هەر سێ ڕەهەندەکەی جینۆساید جێبەجێکراوە جینۆسایدی فیزیکی جینۆسایدی ژینگەیی کە بە قەس سنووری هۆڵەندا کراوە بەژێر ئاوە لە باکووری کوردستان 8 ملیۆن ئینسانی کورد ئاوارە کراوە تا ئێستا ئێمە کۆنفرانسێکمان نییە لێرە لەسەر ئەم جینۆسایدە لە مێژووی گەلی کورد بەتابەت لە کۆماری تورکیا کاری لەسەر کرێ ڕەهەندی سێمی جینۆسایدی کولتوریە مامۆستا هەر زۆر باش شارەزایت ئەوە ئینکارکردنی کورد و سڕینەوە و بە تورککردنی کە ئێستا من قسە بۆ ئێوە کەم کە خۆشم باکووری کوردستانم دیوە بەڕاستی لە دۆخێکی یەجگار خراپە ئەتوانین بڵین لە 150 کورد هەر تواوەتەوە لە 150 تواوەتەوە و 50شی خۆی بە کوردەزانێت لەو 50 لە 135 کوردی ئەزانێ کەەوە کارەساتێکی گەورێت زۆر سپاس بەخێراتنی جەنابی مامۆستاکەم زۆر سپاس ئەدایەکی جوان و جیاوازی هەبوو هاوڕێیان هیوادارم ئێوە زۆر باش بن ڕاستی من پرسیارەکەم گشتیە مۆزوعی گشتێت تەنیا ئەنفال نییەوە بۆ تەنیا مامۆستانیەوە بۆ هەموو ئامادەبوانی خۆشەویستیشە ئێمە زانین لە تاریخی مۆدێرنا 12 نەتەوەی جیاواز بەر شاڵاوی قڕکردن و جینۆساید کەوتون لە یعنی با بڵین بۆ شیاویشە بۆ هەر گەلێک کە بەر تووشی ئەم کارەساتە بێت ئەشێت سێ استراتیژ بەلانی کەمەوە بگرێتە بەر یەکیان ئەوەی کە زیند و ڕاگرتن و گەیاندنی ئاسەوار و تاوانەکە بۆ ناوە بۆ دەرەوە دووهەمیان سزادان و با بڵێن ڕادەستکردنی بکەران و بڕیاردەرانی تاوانەکەیە سێهەمیشیان ئەوەیە کە ڕێگری بکرێت لەوەی تاوانەکە دووبارە بێتەوە جا من گەلێک ئەناسم زیاد لە چەند جارێک تووشی ئەم کارەساتە بووە بەڵام هەتاکو ئێستا
مۆنۆمنتێکی دروست کردووە کە قاعەی سەرەکیەکەی لە کاتی بەفر و بارانە ئەبێ بە مەزبەح لەگەڵ UN بینی خۆشە ئەوانیش خوا هەڵناگرێ نەوتەکەی ئەبەن و دوایی زۆپای تۆربۆی کە مەسرەف تەوزیعەکەنەوە بەلادەکانیشە پاریان ئەدەنێ کە مەڕ ڕاگرن و بەخێویکەن و پارەکەی و ڕبحەکەی بوان بگەڕێنەوە خۆشیان مستەفید بن لێ ئیتر قاچی لەسەر قاچی یا ناوە ئیسراحەتەکە و سەیران و سەفەری خۆی ئەکات بەردەوام دروشمی ئاشتی و برایەتی و سازان و ژیان بۆ هەموو گەلان دووبارە ئەکاتەوە گەلێکیش ئەناسم کە تاکو ئێستا 600 فلیمی کورت و درێژ و زائیدەن چیرۆک و دۆکیومنتاری دروست کردووە بۆ ئەوەی تاوانەکان بگەێنێ بە هەموو ئەسنای عالم 1000 چالاکی لە هەموو گۆی زەوی جێبەجێ کردووە بۆ ئەوەی بکەران و بەڵێن بڕیاردەرەکانیان بە سزای گەل بگەێنن یان ڕادست یاسای لەگەڵ ئەوەشە بە جۆرێک گەلەکەی بەهێزە کە کەس بۆی نییە بڵێ پشتی چاوت کلیپەوەیە بەگەلی یەکەمیان ئەڵێن دلێر مەزن ئاشتی خواست بەگەلی دووهەمیان ئەڵێن شەڕانگێز و دڕندە و پاوان خواست ڕاستیەوە پرسیارە لای خۆم دروست بووە کامیان ڕێگا ڕاستەکەیە ئێوارەتان باش دەستخۆشی زۆرمان بۆ ڕێکخراوی ئازاد بوون و بۆ مامۆستا محەممەد حەمەد ساڵح و مامۆستا هۆمەری بەڕێز ئەڵبەت ئێمە دەمێ ساڵە ئاشناین بە بەشێکی زۆر لە بەرهەمەکانیان بەتایبەتی ئەو کتێبی کە مامۆستا ئاماژەی پێدایەکێکە لە کتێبە هەرە ڕاقیەکان پەلاماری ئەنفال بۆ سەر کورد ئەوەی کە هیومەن ڕایتس وۆچ و میدڵ ئیست وۆچ هینیان کردوێتەوە یعنی ڕاستی بێگەڕانەوە بۆ ئەو کتێبە زەحمەتە لە ئەنفال بە هەموو ماناکانیەوە و هەموو ئەو بەڵگەنامە وردانە کە بەداخەوە لای ئێمە نەماوە یعنی ئەو بەڵگەنامانە ئەگەر هەبێ کە ئاماژەی پێدە نزیکەی 14 تەنە کۆپی کراوە بەشێکی زۆری چوەتەوە ئەمریکا چەنە لێرە هەیە بەڵام نەمانتوانێت بکەینە کەرەسەیەکی ئیشکردنی ورد لە هەموو ڕۆکانەوە بەتایبەتی بەداخەوە ئێمە تاوەکو ئێستا موئەسسەسەیەکی گەورەی ئەکادیمی زانستیمان نییە پانۆپۆرمان نییە لە هەموو بارەکانە ئیشمان کردبێت لەسەر ئەنفال ڕاستەکەی من بگەڕێمەوە سەر باسەکە دوو سەرنجمە بوو یەکیان ئەوە بوو دەستخۆشی زۆرمان بۆ مامۆستا وەکوتمانێ مامۆستا دەمێ ساڵە ناسین هەر لە پرۆژە سەرەتایەکانی و هەتاوەکو ئێستا باسی پەردبوونی یادەوەری کرد تەڵەن کاتێک باسی جونەسای دەکرێت باسی کۆمەڵکوژی قڕکردن نەکرێ چەمکێک چاخۆدا من پێم بەڵێن سەوت زۆر بەرزە چەمکێکمان هەیە چەمکی تراومایە کە چەمکێکی زۆر باوی دەرونیە هەمیشە لە جینۆسایدەکانە دێتەوە پێم خۆشە بوو مامۆسای بەڕێز لەبەرەوە پەردبوونی یادەوەری وەکەوەی کە ئاماژەی پێبدا لە دوای ئەوە باڵێ چۆن جێکەوتی ئەبێ کە ئێمە هێشتا هەل لەسەر کەسوکاری قوربانیان ئەوانی ئەنفال ئەوانی هەڵەبجە ئیشمان نەکردووە و هێشتا نەمانتوانوێت لیان تێبگەین ینی بۆیە هەندێک زۆربەتان ئاگدارن هەنێک خەڵچوونیان هەیە هەنێک ئەویان هەیە بێ ئێمە کە زانیمان ئەویان هەیە زۆر یعنی طبیعی وەریگرین من خۆم بۆ پرۆژەیەکی سویدی بۆ دکتۆر فایق سعید زۆربەتانی ناسن لە بواری پەروەرداییشەکە لە بواری دیداکتیکا تەیموری ئەنفالم بینی ینی لەسەر ئەوەی تراوما و پۆستراوما بوو بەداخۆ لە بەرەو کات لەبەر کەیسێکی یونی هەبوو ڕاستەکەی گفتوگۆکە تەواو نەکرا ینی هەموو ئەوانەی کە لە هینی قوربانەکانە هەبوو لە مەشا هەبوو ینی بەیانیان بۆ منە کە خەبەر ببێتەوە هەرباسایی پۆلیسێکە بینم ئەسکەرێکە بینم لە کەلارە لە بازارە لە سمودا داستڵە شێم ینی شتەکانی ترە بینم داستە شێم ینی ئەوە ئەگەر تراوما بێ حتا پۆستراوما هەرچەنە ڕێیەکەی ڕێیشی دەرونی هەیە کەڵێم هەر مرۆڤ خۆی بوونەوەرێکی تراوماییە ینی بەڵام ئەوان بە پلەی زیاتر ئەوەی کە ئەوانەی بەسەرا هاتووە ینی من بۆ نمونە ساڵی پێرار بوو چوین لەگەڵ مامۆستا هۆمەرا چوینە نوگرە سەلمان بەڕاستی تا نزیکەی 15 ڕۆژ هەر لەو شوەکا بین ینی هەر لەو تراوما بین نە گۆرانیم لێدا بۆ نمونە شۆفڵمە بینی کە لە کاتێکا لەوێ نەمبینی من
دا ئەسڵێکیین ینی لە خەونا لە چیە ینی بۆیە لەسەر ئەو چەمکە زۆر گرنگ بوو ئیمجازیات لە چیرۆگەکان تەیە گەیشتین و خاڵێکی ترێ لە ڕاستی ئەمە ئەبێ واقع بین زۆر کورتێکەمەوە بەڕاستی ئەرمەن هەرگیز دڕی لە کورتپاک نابێت وەکو مامۆستا ئاماژەی پێدا ینی ئەگەر یەک کتێبمانەیە کتێبێکی زۆر دڵنیام مامۆستا ئەحمەد ساڵح زۆر بە وردیاگەلێتی ئەوەی جینۆسایدی ئەرمەن پیتەر باڵەکیان کتێبێکی زۆر ڕاقیە ینی چۆن 7,000 لاپەڕە من چوومەوە سەروانی نیویۆرک تایمزیش لەو کاتەوەکو مامۆستا ئاماژەی لەگەڵ هەموو تورکێکە ناوی کوردیان هێناوە لە ئەساسەوەی هێنێ هەل لە قۆناغی 1990ەکانەوە تا 1950 مەرحەلەیەک باشتر کوردەکان بڕێک ینی ئەهۆنتر بوون تا ئەوەی قۆناغی یەکەم کە چۆن بۆ نمونە ئەوانە چەسانەوەتەوە ئەستن دەوڵەتی عوسمانی کە باجی یەکەمی لێگرتوون لێوەرگرتوون لە ئەرمەنەکان دووبارە کوردەکانش باجیان لێوەرگرتوون ئەمان ناڕازی بوون لەوەی کە بەڕاستی هەر باج بدەنە دەوڵەت یعنی یەکێک لە پاڵنەرەکانی هەڵبەت پاڵنەری زۆرە پاڵنەر ئاینەکە بە دەرەجەیەک ینی وشەی گاور کافر گاور ینی ئەو بابەتە ئێستاش لە مۆزەخانەکانیانە ینی ئەڵێن بۆ کورد و تورک نێبێتە ژوورەوە ئێمە چۆن ئیش بکەین ینی ئەو دوو پرسیارەیەک لەسەر ئەو شەمکی تراما دوو لەسەرەوەی کە چۆن بەڕاستی بۆ خۆمان نەبێ بۆ ئەوانش بێ سواس وای سڵاو لە ئامادەبووان و سڵاو لە گیانی پاکی شەیدان و ئەنفالانی بێگۆڕ و کفن دەستخۆشی لە مامۆستاکەم زۆر بێمەوەی لا کە بەسەر چەنەکەم نەدەنگی ئەو نەدەنگی من ناگات من حکایەتی زۆر ڕاستیم لایە بەس حەز ناکەم بەڕاستی زیاتر لەوە خەمبارتانکەم نازانم بۆچی ئێمە ئەم هەموو حکایەت ئەخوێنینەوە ئەم هەموو کتێبە نەمانتوانێ بگەینەوە ئاستە جینۆسایدی کورد ڕاگەیەنین 1970,000 ئەنفال 5,000 کیمیاباران هەتا ئێستا نووسەرانی کورد ئەدیبانی کورد نەیانتوانیوە زۆرە ملەیە کۆمەڵ بەکوشی ئەنفال لە یەکجا بکەنەوە ئەزانین ئێمە هەموو ڕۆژێک ئەنفالەکرین ئەنفالی ئێمە ئێستا دەست پێیەکە کە ناتوانین لە یەکتیە بکەین باوەڕ بکە من وەسیەتم کردووتم ئەگەر مردم تخوا یەک پەڕۆی سوور بن بەسەر جەنازەکەما لەبەرەوەی ئەو ڕۆژێ من زەواجم کرد کراسێکی سووریان بۆ کردم لە 2003 نەنکم نەیەڵا بیکەمە بەرم یعنی تەمەنم 7 ساڵیش بوو وتیان ئەم باوکی شەیدە سووری بۆ مەێنن یعنی زۆرم حەز لێ بۆ کراسە سوورە لەبەرکەم و دابوو نەریتی کوردی بوو یەکێک بوو لە وشەیەک کە لە دوای گەرمیانەکانەوە بۆمان هاتۆ بەم جلە ڕەشە ئایا ئێوە ئەزانن من حکایەتێکم لایە ئەوەندە ڕاستیە 16 ساڵە نامێ بڕۆم بۆ لای مەسئولێک هەموویانە ناسم بۆ لای بەرپرسێک بڵێمە و کتێبم چاپەکەم هەموو ژیانی خۆم نووسیوەتەوە هەموو ژیانی خۆم تەسجیل کردووە بەڵام ئایا کەسێک من نەگەێنێتە ئەندامی لاهای کە نیمانە کۆمەڵ بەکوژی لە عێراقا کراوە مافی مرۆڤ پێشێل کراوە لە هەموو ساڵەکانی ژیانی عێراقا کۆمەڵێ بەدبەختی من دوێنە باسی شیعەکانم کرد شیعەکان هەر دوێنە بە زیرەکی دەستکرد سپاسیانەکەم گۆرانێکی زۆر خۆشیان لەسەر ژیانی من و یارمەتیدانی من و ئیشەکانی من دوێنێکە دروست کرده بوو بەڕاستی من داوای لێبوردیان لێکم هەندێک جار ئەوە هەدیە منە بۆیەوە ئەبێ دوژمنی خۆمان بانگوێن بخنکێنین ئەم ئەندام پەرلەمانانەمان ئەڕۆنە عێراق ئەڕۆنە پەرلەمان قسە ئەکەن هەموو کەس ئەتوانێ قسە بکە خۆزگەم من دەسڵاتم بۆیە قسەم کردایە بە پارە مامۆستا محەممەد ئەمە لە لای خۆی بنووسێتەوە بتوانێ باسی کە ئینشەڵڵا تەمەنی باقیە بێت من ئەبێ کارێک بکەم ئەگەر لە ناو ملەتی کوردی شابێت ئێمە بتوانن جینۆسایدی ئەنفالی کورد ڕابگەێنین بۆ ناتوانین گوێ لە یەکتری بگرین بۆ ناتوانین ئێمە لە دوێنێکەوە ئەنفالێکی کە کراوە هەموو کەسێ بێ حەقەکان بزانێ حەقەکانی ئێمە ئەوەیە کە ناتوانین میوانداری لە یەکتری بکەین باسی دوو دەنگەکەم باسی دوو کورسیەکەم ئەوش وەکو ئەنفال لە کەرکووک ئەگەر بدرایەتە کورد ئێمە هیچ کاسێک ئەڵێ ناچاری وام لێ کاسەرەکەمە ماڵی دوژمنە ئێمە دوێنێک کە حەوێجەمان ناکەوتە تورکمانێکی کەملایەن یعنی نیوە ئێمە بتوانین لێرەیە ئێوە ئاگاتان لێ نییە لە سعات 11ەوە 20,000 کەس لە شوێنێکا کۆبەتەوە هەموو شتێک لەم عێراقە کۆمەڵ بە کوژیا چاوەڕوانی لێکرێت ئێمە سەرمان کرە ماڵ دوژمنەوە بە عەتفی شتێکەوتوین هیچ کاتێک نامەوێت کەس بەزەی بە منابێتەوە جا من با ئەوەی کەشتان بۆ بخەمەڕوو مامۆستا محەممەد ئەتوانین لێک کۆپلەی کووردا جینۆسایدی کورد لەبەر ئەوەیە
ئێمە ڕاستیەکان نەڵێن کۆمەڵ بە کوژی ئەرمن لە سەرمانە لەبەرەوەی بە دەستی مستەشارەکان ئێمان فالکراوین قەیچێکا خۆ ڕاستیەکان چی خۆمە تەمەمان لە 1970 زیاتر نابێت بۆچی ملو عیبی خۆمان بترسین وڵام سپاسیەوە کەم کەیسە هەڵم لێ بگرن بۆچی حکوومەت هێرمی کوردستان پێی ناخۆشە بڵێ تۆش دەست لەوا بووە بەڵێ ئێمە لە ماڵی خۆمان شاڵاکەین ئەوان نایاڵن جینۆسایدی کورد ڕابکێنێ ئەوان نایاڵن ئەنداممان هەبێت لە دەوڵەتە نێو دەوڵەتەکانی ئەوروپایە ئەڵمانیا چی نەکرد ئەڵمانیا بەس کەرەوزیەیە من نەوتمەیە ئاڵتونی ڕەشمەیە پێگەی ناوخۆمەیە کوشت و بڕینم هەیە بۆ ناتوانم حاکمێکدانم لە ئەندامی نێودەوڵەتی ئەندامی لا هەیە من ئەچم کورسیەکە کرد من ئەچم چۆن ماڵی 10,000 کۆ کردەوە هەموو ساڵێکیان بە کوردەوە کرد هەموو بەرماڵێکیان داخست بەس نەمانتوانێ و کەیسە بگەین و من کاتتان زۆر لێ ئەگرم سپاسانەکەم ئەگەر بێزارم کرد بێتن خۆزگە بمتوانە حکایەتەکی مام لە حەشم بۆتان بگەڕایەتەوە ئەوە ڕاستیە لە نوگرە سەلمانە منای خۆی گەورە و میرەبان سپاس بۆ ناوەندی ئەزمون دەستخۆش بۆ جەناوی مامۆستا عومەر زۆر خیلاکە بە بابەتی جینۆسایدەوە دەستخۆشی بۆ مامۆستا محەممەد و تەمەنە پڕ خێر و بەرەکەت بێ ئیشاءڵڵا طبعا ئێمە ئەگەر بابەتی جینۆساید هەر لە قڕکردنە بچوو بکەینەوە ئێمە وەکووە خۆمان جینۆسایدی بابەتەکەمان کردبێ چکە ئێستا چۆن لە زمانی وڵاتانی عەرەبیە هاتوون ئەوێت چۆن جینۆسایدی کوردکەن ئەڵەن تۆ مسلمانێکی عەرەبی بە بەڵام باوەڕدارێکی ئیسلام مەبە ئەوە یەکێکە لەو بنەمانێکی ئێستا لە کوردستان جێبەجێکرێ هەمووشمانەزانین کێوێت جێبەجێکە ئەمە یەکەم دووهەم مامۆستا زیاتر تشکی خستە سەر جینۆسایدی قڕکردن بەڵام جینۆسایدی شوناسی باز نەکرد هۆکارەکەی چی بوو یان لەبەر کاتەکە ماشەڵڵا جینۆساید وەکو مامۆستا عومەر وتی چۆن بتوێ باسیکەی هێشتا هەر مافەکەت پێ نەداوە لە ساڵی 2003 کاتێک کە پرۆسی ئازادی عێراق دەستی پێکرد کۆماری تووچیا بەمەرجە ڕازی بوو بنکەی ئەنجەرلیک بەکاربێنە کە ئۆتۆنۆمیان بۆ نمونە دەوڵەتی کوردی نەدرێ بە کوردستان کە ئەمریکا ڕێکەوتنیان کرد هەمان ڕێکەوتنیان کرد لەگەڵ ئێزدیەکانە کە نابێ بڵێن بە جینۆساید بناسێنرێ کە شنگال ئەو کاتەی و حاڵەتی داعش ڕوویدا و شەڕی داعش بۆ مەرجەی بنکەی ئەنجەرلیک بەکاربێنن لەو پرۆسەیە هەمان ئێستا میکانیز دووباراکاتەوە لەگەڵ ڕۆژئاوا ئەڵێ تۆ نابێت ڕۆژاوا بە بڵێن بە جینۆساید یا بە قەتڵ عام بناسێنی لەبەرەوەی ئەنجا بۆ تێ بنکەی ئەنجەرلیک بەکاربێنی بەڵام لەم کاتەیە ئەمریکا یاساکەی عکس کردوتەوە بنکەی عین ئەسەدی بەکارهێنا بۆی بنکەی ئەنجەرلیک بەکار نێنێ لەم بابەتە ئەگەر مامۆستا تیشک بخاتە سەر ئەمە بە دێڕێکیش بێ سپاسیەکەین شتێکی تر هەیە کە پێویستمان پێیەتی بیکەین ئێمە جینۆسایدمان پچکۆلەکرێتەوە بەس لە زمانی کوردیە یعنی ئێمە ڕەوەندی کوردی لە سلێمانی لە هەولێر لە هەر جێگەیەک خۆپشاندانێک بگرێت ڕەوەندی کوردی جێگەی دەستخۆشیە پشگیریمانەکەن یان بۆ نمونە بڵێن بەیان نامەیەکیانە بێ بەڵام تاوەکو ئێستا نەیانتوانێت جینۆسایدی بکەن بە زمانی بەریتانی بە زمانی ئەڵمانی چونکە ئەگەر تۆ متابعیکەی زۆربەی کتێبە ئەوروپیەکان تەرجەمەی کوردی کراوە لە کوردستانە هەیە توانین بیخوێنینەوە بیکڕینیان دیبێتێکی لەسەر بکەنیان پاوەڕپۆینتێکی لەسەر ئامادە بکەین بەڵام نەمانتوانیوە ئێمە ئەم کتێبانی کە مامۆستا نووسیوێتی ئەم بەرهەمانەی بەڕێستان و ئەم لێدوانە جوانانەی ئەم بەڕێزانە کە ئاماژیان پێکرد و ئەو لێدوانەی خات و گەشت جێبەجێ بڵێن پێشکەشی کرد نەمانتوانێت بیکەین بە زمانێکی ئیسپانی بڵاویکەینەوە بە زمانێکی بەریتانی بڵاویکەینەوە بە زمانێکی غەیرە عەرەب چونکە عەرەب جینۆسایدەکەی کردووە لەگەڵ لەسەر دەستی تورکەکان یەک شتی تر هەیە کە زۆر گرنگە کە لێرە ئاماژەی پێ بدرای زۆر باش بوو بۆچی لە ناوخۆی جیهانە بڵێن لە ناوخۆی کوردستانە جینۆساید تاوەکو ئێستا هیچی بۆ نەکراوە لە دەرەوە زیاتر ئیشی لەسەر کراوە بە بڕیاری ئەوەی کە تورکیا ڕازی بوو لەگەڵ ئەمریکا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە دادگای باڵای تاوانەکان لە عێراق دروست بکرێ بۆ ئەوەی کەیسەکانی ئەنفال و جینۆساید و ئەو کەیسە گەورانەی کە تاوانی کۆمەڵگای نێودەوڵەتیە نەڕواتە دەرەوەی کۆمەڵگای نێودەوڵەتی تەنها لە ناو عێراقا بمێنێتەوە دادگای باڵای تاوانەکانی عێراق بۆ ئەو بەمەستە دروست کرا ئێمە چۆن بتوانین ئەمە تێپەڕێنی ئەمە چۆن تێپەڕێنین و دەستان خۆش سەری ڕێز بۆ هەموو ئەنفال کراوەکان دائەنوێنم بەداخەوە کە ئێمە کارەساتێکی ئاوا گەورەمان هەیە کە ئەبێ یادی بکەینەوە زۆر دەستخۆشی لەو دوو بەڕێزە کەم بەڕاستی هیلاکن بەو بابەتەوە کاری زۆر باشیان کردو من سەرنجی یەکەمم یەک دوو بەڕێز باسی کرد ئەوەیە کە کورد وەکو جینۆساید کەر لە مەسەلەی ئەرمەنا ناوی هاتووە ئێمە ئەو مێژۆ چۆن ڕاست بکەینەوە لە هەندێک سەرچاوەیە بۆ نمونە لە
ئینسکۆپیدیای هۆڵۆکۆستا ئەڵێ کوردەکان بوون لە هەنێ شوێنی ترە ئەڵێ سوارەی حەمیدین کە بریتین لە تورک و کورد و جێیشێکی نیزامی بوون و بە زۆر کراوە لەبەر ئەوە پێویستەکە هەوڵی جدی بدرێت بۆ ئەوەی ئەو پەڵەڕەشە لەسەر کورد نەمێنێت کە ئێمە کورد خۆمانە هەموو کارە ساتەمان بەسەر هاتووە خۆشمان جەلات بین ئەمە تۆزێک بۆ مەسلەی نەتەوایەتی مافی مرۆڤ پێم وابێ باش ناوێ بۆ کورد. خاڵی دووەم زۆر جار باس کراوە و ئیشی بۆ کراوە و بەڵام گەڕاونەتەوە مسلسلەیەکی مصری هەیە لە 2013 دەرچووە بە ناوی نیران سەدیقە زۆر بە وردی باسی ئەو هەژدە کچە کات کە چوونەتە میسر حتا بەرپرسی باڕەکە ئەڵێ ئێوە چۆن ئەو کچە مناڵانەتان وەرگرتووە و هینیە کات من حتا هینێکم نرد بۆ مخریجەکە بەڵام جوابی نەبوتم ئێوە پشتان بە چ سەرچاوەیەک بەستۆ ئەوانە لە چۆن بەڵام جوابی نەیرایەوە ئەڵێن باسی ڕێکخراوێکی ژەکا کە بە دوواداچوونی کردووە ئەو ناوانەی بڵاو کرێنەوە ئەو هەژدە کچە ناوی وەهمینین هەنێکیان خزم و کەسوکاریان هەیە لە دووس خوڕمات و من خزمەکانیان بینیمە هەمووشیان ئەناسی بەڵێ بەڵام بۆچی یعنی جاری وا هەیە هەندێک جەنگ یا هەندێن بە چیرۆکێکی وا زۆری نەکرێ هی ئەڵمانیا بە مەسەلەن بە چیرۆکی ڕاین ئەزانی کە ئەوە تیشکی خستە زەر زۆر شت ئێستا ئەمەی خەزەل ئەمەی دوێنێ ئەوەی دوێنێ پێرە شەهید بووە پەردەی لەسەر سیستەمی تەندروستی زۆر شت هەڵایەوە هی کەش ئەکرێ ئەوە ئەم کچانە پەردە لەسەر زۆر شت هەڵەنەوە و پێم باشە بە دوواداچوون بەردەوام بێ و سوپاسدانەکەم دووبارە زۆر سوپاس بە ماوەسا محەممەد ساڵح ئەمە یەکەمیان کە باسێکم ڕای کاک تەحسینە لەبەرەوەی ناوی نەنووسی بوو ناردوێتی بۆ من دەڵێ بەشداری کورد لە کوشتاری ئەرمەنەکان و هەروەها بەشداری جاشی کورد لە ئەنفال و بەشداری ئەوروپیەکان لە کوشتنی هۆلۆکۆست لە کوشتنی جوولەکەکان پەرێزی تورک و عەرەب و ئەڵمان نابێ پاک بکاتەوە چونکە بڕیارەکە لای ئەوانەوە دەرچووە و ئەمانی تر ئامرازن هەر بۆ پشتیوانی قسەکەی کاک تەحسین ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ڕووی یاساییەوە بەرپرسیارەتی تاک هەیە لە دادگای تاوانکاری نێودەوڵەتیە واتە یعنی ئەو تاکە ئیتر تورک بێ عەرەب بێ کورد بێ دەبێ بەرپرسیارەتی هەڵگرێ و سزای خۆی وەرگرێت ئەمە وەکو ڕایەکی یاسایی لەسەر ئەو خاڵە و ئەوەی کە خۆم وێستم باسی کەم مامۆستا بەڕێز باسی دەست درێژە سێکسیەکانی سەر کچان و ژنانی ئەرمەنە کرد بەداخەوە یعنی من لە کۆڕێکی کەشە کە کۆڕەکەی خۆم بوو باسی ئەوم کرد کە بەبێ جیاوازی ئایدۆلۆژیا بێ جیاوازی دین بێ جیاوازی نەتەوە لە هەموو جەنگێکە ژنان قوربانی دەست درێژە سێکسەکانن یعنی لە بگەڕینەوە بۆ مێژوو هەر لە شەڕی سەلیبیەکانەوە لە شەڕی ئیسلامەوە ئەمە کە ئایدۆلۆژیایەکی دینیە لە شەڕی جەنگی جیهانی دووەمەوە کە بەشەفیەکان و کۆمۆنیستەکان حکمی سۆڤێتەکەنویەن ژنانی ئەڵمان اختصابەکەن و دوایی سربەکان بۆ ژنانی بۆسنە و هەرزەگۆڤین دوای ئەوەی کە بەسەر خۆمانە هات و ژنانی شنگال لەلایەن داعشەوە کە ئەوەش هەر بە بیرێکی ئیسلامی تۆنڕە و بەڵام ئەوەی کە جێی سەرنجە هەموو جارێ ئەڵێم بۆ لە تاوانی ئەنفالە دەستدرێژی سەر کچانی کورد زەق نەکرایەوە نەبوو بە تاوانێک کە کۆمەڵگە بهەژێنێ و ببێ بە بابەتێک یەک بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق نییە لەسەر ئەمە کە ئەمە غەدرێکی زۆر گەورەیە بەرامبەر بە کچانی کورد کە لە ئەنفالە قوربانی دەستدرێژی سێکسی بوون. خۆمەژیان دەستان خۆش مامۆستا محەممەد دەست خۆش بێ دوای ئەو هەموو خەرمان بەرەکەت بۆ کتێب و نووسینەکانێ دوای ئەو هەموو شتانی کە جەناب متابعەت کردووە لە هیچ شوێنێکە بۆ دەرکەوتووە کە نەبوونی عەقڵ لە کووردا مفەکیر و فەیلسوف وای لەوە کردووە گۆڵدامایەرێکی دروست نەکرد جوولەکەکان
خاوەنی فەلسەفە و فیکر بوون لە ئەوروپا جوولەکە نەما لە وڵاتێکی پۆڵەندە لە 3 ملیۆن 200 کە 300 کەسی مایەوە لەم هەموو کتێب و شتێک کۆنفرانسێک کە بەشداری کرد بۆ دەرکەوت کە هۆی ئەوەی کە ئەم پرسیارانە ئەکرێ ئەوەیە کە ئینسانی کورد ناتوانێت مەسلەی جینۆسایی دووەم شتانی کە باسەکرێ کا بە فیکر و فەلسەفە. زۆر سپاس. مامۆستا شاڵاو لێرەمەوە من بە تەواوی لەگەڵ ئەو بۆچوونەی مامۆستا شاڵاوە بەڵام ساڵانێک لەمەوبەر سیامن زەید عوسمان و یڵماز گوێنایی و جیرارد لیباردیان ئەمەیان ئەربەر بەیانێکیان دەرکرد ئەڵێ کاکە ئێمە ئەگەر دەست لە ڕق هەڵ نەگرین ناگەینە نەتیجە چونکە بینی ڕق و جینۆساید بینی ڕق و کوشت سەربڕین تەڵەموویەکی بینە لەبەرەوە من لەگەڵ مامۆستا شاڵاوم خۆشم ئەوەم بەسەر هات کاکە من باسێکم بۆ ئەو مۆتەمەرەی یادی 100 ساڵەی ئەرمەن لە یێریڤان تەقدیم کرد بڕوا بێ بەو نەبرەیە نووسی بووم کە کورد کە دواتر ئەوە لە کتێبێکیشە ئەوەم هەیە 150 لاپەڕەیە کورد وەکو ئەنجامدەر وەکو ڕزگارکە بە هەوڵم داوە زەر بە محایدی ئەو سەرچاوانەی کە من خوێندومەتەوە چی و چی و چی و چی ڕاستەکەی ئەرمەن منیش ئەرمەن کەمیان نەکردووە خۆ هەر لە کاتێکا کە ئەوان ئەڵێن 1.5 ملیۆنمان لێ ئەو بۆ نزیکەی 500,000 خەڵکی موسڵمان کە زۆربەیان کورد بوون تیاچوون ئەوە نەبێ بەڵام ئێمە کە ئێستا تۆ کاریگە من خۆم لە یەریڤان ساڵی 2015 دوو کەس نانێڵە ئەو باسەی کە من ویستم پێشکەشی کەم نانێڵاوی خوێنمەوە وتیان نا بە هیچ شێوەیە کورد زۆر بەشدارە کورد زۆر ئەوتم کاکە یەکێک لەوانە نووسەرە لە ئەمریکاژی ناوی پیتەر باڵەکیانە کتێبێکی نووسیەوە دیزلەی گرگرت و کتێبەکەی من نە کاک ڕزگار لە سلێمانی کردوێتێ کورد وتم ئەو کتێبەی تۆ دیزلەی گرگرت و بێرنینگ تایگرێت لە شارەکەی من کراوەتە کوردی و بڵاو بووەتەوە بە نیتاقێکی زۆر اینجا تۆزیانی محاوەلەیانە کرد وە کۆڵێ من و برادرانی تر مناقەشەی ئەوە نەکەین ئەرمن ئەو نەزعەیە هەیە سیمۆن مۆنەکیان جێگری بەرپرسی مەتحەف و ئینستیتوتەکەی ئەرمەنە لە یەریڤان ئەمە لێمان بوو بە هەر بە دوژمنی تەواو لێمان بوو هایك دیمۆیان پیاوێکی معقول هات دڵی ئەمەدایەوە ما بەگوێمەدەوە سیمۆن مۆنۆکیان لە جینۆسایدی عەفو لە میهرەجانی گەلاوێش داوەت کرابوو بۆ ئێرە ما کاکە وەرە تۆ ئەمە لێرە ئێمە ئاوا تەعاملەکەین تۆ داوەت کراوی تۆزە خەجاڵەت بوو ئەوە لە ئەرمەنەکانە کە ئەڵێ طبعاً ئەم سێبەڕێزەی کە ناومێنەڵێن کاکە تۆ مەڵێ کورد و تورک بابە من واز لە کوردەیەنم بڵا هەر لە کوشتوبڕەکەی یۆزگاتە ئەوەندەی تورکەکان تورکی خەڵک تورکی شعب ئەوە کرد و گریان و ئەم کارە نەکەن کەس نەیکردووە تورکەکان خۆیان کاکە کەس ئەوەی نەکردووە جەلالبەگ کە والی حەلەب بووە ڕەفزی بەرقەکەی تەڵعەت پاشای کردەوە توێتی من جێبەجێی ناکە دنیایە کورد و دنیایە تورک و دنیاەوە ئێمە من لەگەڵیانە کە دەمم تێ ئەگیرە هەموو لە هێشتا ئێمە نەمانوتووە عەرەب ئەنفالی کردوین نەمانوتووە عەرەب ئەنفالی تومانە ڕژێمێکە لەبەرەوە با حەقیقەتێک هەیە من باسیشەکەم خۆ من ئەمە لە ڕووە ئینسانیەکەیەوە نابێتمان لە ئەرمەن بێ ئەو دەوڵەتە ناسیۆنالیستە پەرگرەی کە ئێستا لە ئەرمینیا دروست بووە لە دوای 91ەوە تەغزیەی ئەم لایەنەکە بەس بڕۆ گارۆ ساسۆنی مێژونووسێکی ئەرمەنە بیخوێنە و هاو عەسری جینۆسایدەکانە بزانە چی ئەڵێ مشکیلەکە
ئەو وەزعەیە ئەو بیرە ناسیۆنالیستێ هەر بیری ناسیۆنالیستە بە کوردی خۆشمانەوە کە زۆر پەرگر بووی تیاشکێتەوە بفاشێتە لا ئەرمەنەکان وا کەوتۆتەوە کاکە گاڵێ کورد و تورکوای لێ کوردەوە لە کاتێکە ئەی باشە خەوە تورک هەر ئەلیف شەفەقمان هەیە زۆڵەکەی ئیستانبول هەیە دەبا سەرۆف ئیستانبول گشتی لەسەر قزێ ئەربنە ئەوە پاموکە ئەوە ئەلیف شەفەقە ئەوە نازم حکمەتە ئەوە بەنسبەت کوردی ئەمەوە ئەوە بێشکچیە بەنسبەت چێ ئەوە نەبێ خۆ هەموو تورک خراپ بێ و هەموو تورک ناسیۆنالیست بێ ئەخر وانە شتەکان وانە نابێ وای لێتێ بکەیت خۆ من نابێ ئەرمەن وا ئەڵێ من ببم بەڵام قەت و عامێک کراوە کوردی شڕەخۆر کوردی لەژێر تەسیری ئاینە کوردی حەمیدی کوردی برسی ئەو سەروەختە لە نەوەتوەیەکە ئەرم سلێمانیەی من و تۆ کێ تاڵانی کرد کێ مەتحەفی ئەسنۆگرافی کاکە هەر کوردەکەی خۆمان نەبوو کاکە بەڕە یانوو کاکە مڵێن معسکەر خالید لە کەرکووک بڵێن ئەسواق خالید بۆەوەی کورد لێرەوە بڕە تاڵانی ێ باشە لە نەوەتوەیەکە دوای 100 ساڵ ئەوە بێ ئەی بۆ لە 1950 کوردی نەکبەت کوردی برسی کورد خۆ ناڵێم هەموو کورد مەلایکەت نەبووە بەڵام کوردی شەبووە تەهلیریانی ئەوە ڕزگار کردووە و پیرەشنێکی کورد و مانگ داڵدەی داوە و چۆ دوایی تەڵات پاشاشی کوشتەک بەشداری کورد لە جێنۆسایدی خۆی بەشداری سوپای عراق لە تاواکردنی کرد یعنی ناکرێت تۆ ئەمانە ئاوا لێک بێتەوە نابێ وا لێک بدرێتەوە مەسەڵەن بۆ نمونە من شێخ العەشیرەیەکەیە لە ئەوەی بەیات لە خلالی ئەنفالە گۆشتی لە بازار مەمنوع کرد کە سوکارەکەی بیکڕێت وتی لەبەرەوەی هەموو تاوانی کوردە ئەگەر ئینسانن نابێ بیکڕن ئێوەش موقفە بەڵام 400,000 جاشی خۆشمان بەشداریە ئەی تەبع یعنی ناکرێت تۆ ئەمە وا لێک بێتەوە ڕاستەکەی من لەمەی برادرانیشە هیچ منە حەزەی کەوتۆم نییە بەڵام من تاقیبێک لەسەر ئەوەی دکتۆر کامانیش منیش هاوڕام لە بڵێم چی لەوەی گەشەخان ڕاستەکەی خۆ زۆر بەداخەوە برادێکی ئێمە هەیە کاک عومەر لێرەی ترۆکۆڵەیە بۆ هەموو لایەکە کاک عومەر عەفو ئاخر تو وتمان تۆ مەنسەڵی ئابراق بکە ئینجا بیتەوە مەر نەکردووە جارێک کاکە کە دکتۆر فازیلی مرادی کەسێکی زۆر بەتوانایە مانگێک لە چەمچەماڵاش وەرنیە چۆتە ناخی هەموو شتێکەوە دەی وەکو کوڕی خۆیان تەماشایان کردووە خزمەتیان کردووە ئەویان کردووەیان بکە توێتی باشە لەم نوگرە سەلمانە ئەی ژنە جوانەکان و چکچە جوانەکە وتوتی بۆ ڕۆڵە فازل بۆ ژنی جوانمان بینی بۆ کچی جوانمان بینی بەڵام کەسێک نییە دەوری نادیە مراد ببینێ و وەکڵێ خەڵاتی نۆبڵیش وەرگێ و حەقیقەتەکان بڵێ کاک یەک کەسێ مەحکەمەی ئەنفارە لە پشتی پەردەوە هەندێوشت ناوترێ ئەو کولتورەی لای ئێمە هەیە ئەو کولتورە ئاینی کۆمەڵایەتێ لای ئێمە هەیە ناوترێ ئەوەی لای ئێزی بەڵێ ئەگینا شت بووە زۆریش بووە کاکە ئەنوا وەشتاڵ ئەخبارە بیچین بەڵام خەفە کراوە بەڵام ئەوە کرا جەنابەت دەڵێ کورد هەمووان ئێمەڵین بابە ئەمە دەوڵەتی عوسمانی فعلەن دەوڵەتی عوسمانی لە پشتە دەوڵەتی عوسمانی حەمیدەی بووە جاشی بووە چێ بووە تەشکیلاتی مەخسووسەی بووە تەشکیلاتی مەخسووسە کاکە کورد و تورکی بەرداوە لە سزن بڕن پیا بکوژن عەفوتانەکەم ئێمە بۆ پیا ناکوژێ کاکە ئێ لە نەزعی ئاینی کە ئەوە بکرێتەوە ئەگەر بەو تەزبیحەی کە باسم بۆ کردی تەزبیحات بکەی ئەوە بەهەش بۆ خۆت بسۆگرێک بەڵام هەزاران و دەیان هەزار کورد بووە عەبدولعەزیز یامڵکی ئەڵێ لە تاریخە ئەگەر میلەتێکی کەی ڕزگار کردبێ لە کوشت و بڕ و لە جینۆساید ئەوە کوردە خۆ ئەو کەسێکە لەوێ ژیاوە کەسێک لە بنەماڵەی یامڵکی کە ئەو مستەفا پاشای مڵکی محکەمەی ئەوەی کردووە ئەمانە کێشەکە ئێمە کێشەی ئێمە ئەوەیە ئەرمەنی ناسیۆنالیست خۆ ئێمە کاڵێن تورکی ناسیۆنالیست وایە هەر کاڵی باسەکەڵێن نانا شتیوانیە بگەڕێرەوە بۆ مێژوو شتیوانی ئەوانیش ئەوانیان لە ئێمە کوشت خۆ فعلەن وا بووە ئارام مەنوکیان ڕەنگە سیمۆن مەنوکیانی کە من باسێکم لەو بنەماڵەیە بێ
لەوانە لە ساڵی 1940 نەک چواردەش کە لە شەڕی ساریقامیشان نزیکەی 90,000 لە جێشی عوسمانی تیاچوو کابرای ئەنوەر پاشای و لە کورد بکوژرێ هەر قازانج بە و لە ئەرمەنیش بکوژرێ هەر قازانج بە و لە ڕوسیش بکوژرێ هەر قاز کاکە خۆوە نەبێ ئەم ڕقە و ئەم ئەوە هیتر خۆ کوردیش مەسەڵ کاکە خۆ ئەوەی وت ئەم شەش ویلایەتەی کە باسمان کرد ئەمە هەر لێ دیار بکرۆ بۆ ئەڕڕم و بۆ دازان بکوێ خاربوت و بۆکوێ باشە ئەیود ئێمە قوبوڵ ناکەینێ کوردی تیاابێ ئەمە دەوڵەتی ئەرمەنستانی غەربیە من ڕێیم لەگەڵ نایە لەگەڵ ئەوە بەڵام خۆ ناکرێ بەو نەبرێ ئێمە شۆکو ئەرمەنێکی ناسیۆنالیست ئەوە بکەین دەوڵەت بەڵێ وەکو تاک فریاکەوتە وەکو ئەمی زۆر کەماوە ئەوانی تر یەک دقه نەنا خۆ من بابەتی کاڵێ بابەتی جنسای لە قڕکردنا ڕاست دەکەی من لێرە یەک شتم باسی ئایدنتیتیم بە زمنی کرد شت هەیە کە تۆ لە زمنە کە من باسی سەحەر و هێرانۆشەکەم کە من باسی ئێستەرەکەم کە من باسی حاجی براهیمەکەم ئەمە ئیسنتاجی کە ئەمە شتێک شکانێکە ئەم ئایدنتیە کچەکەی واکەوتەوە و کوڕەکەی واکەوتەوە و خۆی واکەوتەوە ئەمە تێکشکانە ئەمە یعنی حکایەتی گواگردان ناگەڕبووە من ئەمە ئەڵێم لەم حکایەتا تۆ ئیسنتاجکە ستێک شکانێکی شناس هەیە خۆی ئەسڵی حکایەت بۆ تێڕامە یعنی تۆیسە خۆ نەبێ من ئەگەر حکایەتەکەی کە ئەیکەم حکایەتی ئێستەر و حکایەتی سەحەر و هیرانۆش و حکایەتی گولیزارەوە ئەوەکەیت باشە من هەر تەئیدەن بۆ قسەکەی تۆ کاکە موسابەقێک هەیە لە موسابەق خەڵکی موک بووە دۆستی سوڵتان عەبدولحەمید بووە دووسێ ئەمریکی چوونە تەماڵی ئەوەندە تونڕە و ئەوەندە ئەوە بووە کە چایان بۆ داناون ئەو پێش ئاغا چایەکان خوارە تێری فەلاق کردووە کاکە ئەم موسابەقە ژمنایەتی هەبووە لەگەڵ قەشەیەکی ئەرمەنە چۆ کچی براکەی ناوی گولیزار بۆ خۆناوەکانیان کوردیە و جولبەرەکانیشانە کوردیە گولیزار 14 ساڵ بووە گولیزاری گرتووە طبعا هەموو کەس سەرکۆنەی کردووە سوڵتان عەبدولحەمید هیچ عەفوی کردووە بڕۆ گولیزاری گرتووە و ئەی مارەیەکەی چیلەکەی کێچ نەبووە لە لای بەڵام ئەمە لە لای کورد لە گۆرانیە میلەکانە لە لاوکە بووە بە ئەوە والله ئەوە با یەک شت یەک ئەوەی ئەگەر مەسا گولی لە قەریحەی شعبی ئابێتە لاو گولی ئەڵێ ئەس پولەکەم ئەس نازانم چی حاجی مسابەکەوان من تۆ نازانم چی من فەلەم و من ئەوە مەمکوژە و واوکە و بەرەڵامکە و بمگەنەوە لای ئەمە بۆ بە گۆرانی لای کورد نەک لای ئەرمەن بۆ بە گۆرانی لای کورد یەک لاوکی دوور و درێژە لە لاوکەکەی تا کاوزاخا زیاترە کە لەسەر چێ مەحموود توێت ئاخر شتێکە بڵێم هیچ دەمارگیریەکی قەومیتیان ئەمە بەڵکو من دیوە ئینسانیەکەی باسەکەم یعنی مەسەلەن بۆ نمونە ئەو ژنانە لەبەرەوەی گەشەخان باسی کرد من کەسکاریان مقابلە کردووە ئامادەن باوەش بکەنەوە بۆ کچەکانیان جای اختصاب کرابن بە کەنیزەک کرابن بە هەرچی شتێک ئەمە دیوێکە لە دیوە جوانەکانی کورد دووەم مەسەلەن بۆ نمونە ئەمە دەماگیری قەومیتیان نییە مەسەلەن من مافی خۆمە بڵێم وەڵای پێم ناخۆشە نەتەوەکەم بەشداری ئەرمەنی کردووە بەس ناکرێت تۆکو ئەمە سەرکۆنەی کورد بکەیت دووەم مەسەلەن بۆ نمونە ئەوان کە دیلەکانی ئەمەیان کوشت لە ساڵی 91 هەمووتان بەبیرتان دێ کە چیمابارانیان کردی کە ئەنفالیان کردین دیلەکانیان نەکوژران بە عەڵکەوە نانیان بۆ کۆکرایەوە خوێنیان پێدرا جلیان پێدرا هەرەوەیە کە نەجیبە ئێڵێ لەبەرەوە بەڕای من ئەمە ئەم خۆبەکەمگرتنەی کورد زۆر خەتەرناکە زۆر خەتەرناکە لە کاتێکا کە تۆ بە بڕای من میلەتێک زیاد لە 4 جار پەلاماری جێنۆسای درابێ هێشتا ئەدەبی هەبێ هێشتا سینەمای هەبێ هێشتا کۆڕ بگری هێشتا بە خەمی ئەرمەنەوە بێ
هێشتا بە خەرمی چیرۆکی جۆ بێ بەڕای من ئەمانە کۆمەڵی خاڵی زۆر گرنگی ئەمەن من دەستی مامەسا خۆش دووجار جاری کتێب دەستی خۆشی لە یەکەم و هیوادارم ئەم جۆرە دید و لێکدانەوانەمان بۆ جێنۆساید بۆ بەرهەمداری ئینسان هەر بەردەوام بێ و کوردیش پارێزراو بێ. زۆر سپاسانە.